تی کە ئێمەش ناوچەکە بەتەواوەتی تاریک دەکەین. ئەمە هاوڵاتیانی ڕوبەڕووی دوو ئەگەر کردوتەوە. هەرچەندە سەرچاوەکانی هەواڵ لێرە و لەوێ باس لەوە دەکەن کە بەرەو پێشچوونی باش بۆ ئاشتی هاتۆتە کایەوە و وا پێدەچێت کە وادەکەی دۆناڵد ترەمپ درێژ بکرێتەوە. بەڵام لە بەرامبەریشدا بۆ چوونی دیکە هەیە باس لەوە دەکەن کە نەخێر لە وادەی دیاریکراوی خۆیدا دۆناڵد ترەمپ ئەوە ئاشکرا دەکات کە بەنیازیەتی خەڵکیش دەستی لەسەر دڵیەتی کە ئاخۆ کام بژاردەیە سەر دەگرێت یان کام بژاردەیە جێبەجێ دەکرێت. هەندێکیش پێیان وایە وەکو کۆتاییەکانی شەڕی 12 ڕۆژە چەند گورزێکی بەهێز لە ئێران دەدرێت و یەکلایەنە دۆناڵد ترەمپ جەنگەکەت دەوەستێنێت. ئەمانە تەنها بۆ چوونن. دەبێت چاوەڕێی چەند کاژمێری داهاتوو بکەین. ئەوەی کە تاکو ئێستا کە باس لە خاپوورکردنی وێزگەکانی وزە دەکرێت یا وێزگە کارەباییەکان دەکرێت بە کۆی گشتی 93 وێزگەی کارەبایە لە ئێران کە هەری وێزگەیەک 800 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنن. ئەمە جگەلەوەی ژمارەیەکی زۆر لەو پردانەیە کە ئەمڕۆ بەشێکیان لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بردومان کران کە من ئەگەر بێت و بەشێکیتان پێ بڵێم باز لەوە دەکرێت کە ئەمە لە مێدیاکانی ئێرانەوە بڵاو کراوەتەوە. پردی سیاه، پردی قوتور، پردی زال، واروەها پردەکانی ڕێگای نێوان تاران و باکوور و لە ڕێگەی نێوان ئیسفەهان و شیراز، پردی لالی کە هەردوو شاری لالی و مەسجد سلێمان بێکەوە دەبەستێتەوە، پردی غەدیر لە ئەهواز، پردی ئاوری شم لە تاران. ئەمانە ئەو ناوانن یان ئەو پردانن کە ئەمریکا دەیەوێت بە ئامانجی بکرێت و ئێرانیش داوای لە هاوڵاتیانی کردووە کە لە شوێنی وێزگە مرۆیەکان کە مەبەست زیاتر لی وێزگە کارەباییەکانە پشتێنەی مرۆیی دروست بکەن. لە بەرامبەریشدا وتەبێژی خاتمە ئەنبیا لە سوپای پاسداران دەڵێت لە سعودیە و کوێیت و ناوچەکە تاریکی دەبینن، ئیدی کارەبای ناوچەکە دەکوژێتەوە. هێشتا ڕوون نییە کە کاتژمێرەکانی داهاتوو چەند کاتژمێری تاریک دەبن بۆ ناوچەکە یان سەرەتایەکی نوێ لە ئاگربەست ڕوو دەدات. تەنها ئەوەی هەیە وەکو بڵاو کراوەتەوە لە زاری بەرپرسانی کۆشتی سپی دەڵێن مەترسن بە هیچ شێوێک بۆمبی ئەتۆمی بەکار نایێت. بە هیوایەوەین کە ئاشتی و ئاگربەست باڵ بچێشێ بەسەر ئەو جەنگەدا کە ماڵوێرانێکی زۆری ئابووری و سەربازی و سیاسی هێناوەتەکایەوە. ئەگەر چی لە سەرەتای جەنگەکە وەرێمی کوردستان داوای ئاشتی و بێلایەنی کردووە، بەڵام لە دوای ئیسرائیل قوربانیەکانی ئێمە زیاترن. ئەو بوو لە شەوی ڕابردووشدا بەهۆی ئەوەی کە درۆنێک بەرماڵێک کەوت لە دەشتی زرارەتی یان لە ناوچەی زرارەتی بەداخەوە دوو هاوژینیان دوو هاوسەر شەهید بوون. بەنیش بە ناوی خۆم و هاوکارانم لە ستافی ئەم ڕووماڵە دوو کاتژمێریە پرسە و سەرخۆشی خۆمان بۆ ئەو کەسوکاری ئەو دوو شەهیدە ڕادەگەێنین و جێگان بەهەش بێ بە هیوای ئەوەین کە هیچ ڕووداوێکی دیکەی تراژیدی وەها نەبینینەوە. ڕووماڵەکەمان دەربارەی جەنگ و ئاشتیە ئەگەرەکانێتی لێکدانەوەکانێتی لەبارەی دۆخی تاران ئەسمەلایی پەیامنێرمان سامان سلێمانی کە لە تارانەوە لەگەڵمانە. سامان سڵاو لێبێەوەم کاتت باش. دو زانیارەکان لە تاران چین؟ زانە سڵاوت لێ ڕاستیەکەی ئەوەیە کە سەرەڕای ئەوەی کە ئەوە بۆ شەوی 39 چین کە تاران و زۆر ناوچەی تری ئێران لەژێر بردومان و هێرشی فڕۆکەکانی ئەمریکا و ئیسرائیلدایە، بەڵام شەو جیاوازیەکی زۆر گەورەی هەیە لەگەڵ شەوانی ڕابردوو. خەڵک هەم هیوایان هەیە و هەم ترس و دڵەڕاوتەیەکی زۆریان هەیە بەڕاستی، چونکە وا بیرەکەنەوە ئەڵێن کە لەم 39 ڕۆژەی ڕابردووە هیچ جۆرە یاسایەکی نێوڵەت دەوڵەتی و هیچ پرۆتۆکۆلێک لە شەڕا لەبەرچاو نەگیراوەوە
بڕاوبەر ژێرخانەکانی ئێران لە ناوچە جیاوازەکان بە شێوەی جیاواز کراوەتە ئامان دەزانین ئێران لە ئێستادا بەشێکی زۆری بەرهەمهێنانی تۆڵا و پیترۆکیمیای خۆی کە لە نەتەنها لە ئێران ناوچەکە بەڵکو لە ئاست جیهانیدا خاوەن پلەیەکی زۆر گەورە بوو لە بەرهەمهێنانی ئەو بابەتانە لە دەستدا ئێستش هەڕەشەی ئەوە ئەکرێت کە ژێرخانەکانی تری ئەم وڵاتە بە تایبەت لە بواری ڕێگاوبان و کارەبا بکرێتە ئامانجکان ڕۆژبینیمان لانی کەم 8 پرد لە ڕێگاکانی ئێران بە شەمەندەفەر و بە ڕێگای ئاساییەوە بە ئامانج گیراون کە ئەمە وای کردووە بەڕاستی خەڵک ترس و دڵڕاوکیەکی زۆریان بێەوە لە هەمان کاتیشە بەوش ڕێژەیە کە ئاستی ترسەکە بەرز بووێتەوە ئاستی هیواکەش ئەتوانم بڵێن لەگەڵ یا هەیە بۆ پێی کە پێیان وایە کە لە کاتێکە شەڕ ئەگاتە لووتکەی خۆی و خراپترین و ڕەشترین حاڵەتی خۆی نیشانەدا ئەگەری هەیە کە دیپلۆماسی سەرکەوێت و شەڕەکە لەم قۆناغا لانی کەم کۆتایی بێ بەڵام هەم خەڵک و هەم بەرپرسانیش بەڕاستی ئەتوانم بڵێم هاوڕاییەکی تایبەتیان هەیە لەسەر ئەوەی کە نابێت کۆتایی هاتنی شەڕەکە بەمانای ئاگربەستێ بێ کە هەر لەحزە و هەر ڕۆژ و هەر هەفتە و هەرمان چاوەڕوانی ئەوە بکرێت دیسان شەپۆلێکی تری شەڕ دەست پێ بکرێتەوە ئەمە لە ئێستادا بووەتە خاڵێکی گرنگ لە ئێرانیەکان و ئێستش چەند دقە پێش ئێستا نوێنەری تایبەتی ئێران لە نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاندوێتی ئێمە بە هیچ شێوەیەک ئاگربەست قبول ناکەین و ئەوەی لا ئێمە مەبەستە ئەوەیە کە شەڕ هەتا هەتایی دیارە لە ئێستادا کۆمەڵی مەرجلای هەردوو لا هەیە بەڕاستی کە لەسەری خەریکن بە شێوەی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ قسەی لەسەرەکەن و لەم چەند ساعاتە ئەگەری هەیە چارە نووسەکەی دیار بێ یەکێک لە مەرجە گرنگەکانی ئێرانەوەیە کەروە کە ئاماژەم پێدا شەڕەکە هەتا هەتایی بوەستە ئاگربەست نەبێت مەرجی دووەمیشی ئەوەیە کە گەری هورموز بە یاسایەکی تازە بکرێتەوە ئێران لانیکەم بەشێک لە زیانەکانی شەڕەکە لە ڕێگەی یاسا و پرۆتۆکۆلە تازەی کە هورموز ئەیسەپێنێ بتوانێت قەرەبوو بکاتەوە لە هەمان کاتە مافی پیتاندنی یۆرانیۆمی بۆ پارێزرا و بێ بەپی یاسان دەوڵەتیەکان ئەمە مەرجەکانی ئێرانە لە ینی بەرامبەرش دیارە کۆمەڵێ مەرجی هەیە و هەروە کە ئەژانسی ئەکسیوس ساعاتێک پێش ئێستا باسی کردووە ئەڵێکە دوین پێشنیارێکە ئێران خسوێتە بەردەست پێشنیارێک بووە کە ئەوەی نەبووە ئەمریکایەکان ئەیان لە کۆتاییدا بەڵام لە چاوەڕوانی ئەوانیش زیاتر و باشتر و سەرنجڕاکێشتر بوو ئەبێ بزانین بەڕاستی ساعاتەکانی داهاتوو چی لێدێ دوای وتارێکیش وتەیەکیش کە لە دۆناڵد ترامپ بیستمانە ئەوە بووە کە وتێتی ئەگەر بێت و بەرەو پێش چوون ببیندرێت لە دانوستانەکانە تەنان بەگەر نەگاتن ئەنجامی کۆتاییش ئەگەری هەیە ئەو کاتە درێژ بکەوێتەوە سامان هیچ ڕێنمایەک لایەن حکوومەتی ئێرانەوە بۆ هاوڵاتیانی خۆی نەبووە کە مەسەلەن ڕێنمایی بۆ هاوڵاتیان هەبەیان زۆرێک لە جۆرەکان بۆ ڕەوینەوەی ترسەکە بۆ ینی شتێک لەو بابەتە یان بە تایبەتی دوایەوەی ئیسرائیل هەڕەشەوەی کردکەوتی لە میترۆکان دوورکەونەوە لە هێڵی شەمەندەفەرەکان دوورکەونەوە بەڵێ کۆمەڵە ڕانمایی بۆ یەکێک لەوانە وەزارەتی وزە بە درێژایی چەند ڕۆژی ڕابردوو ڕایگەیاندووە وپێتی ئێمە زیاتر لە سەوسی سکەی بەرهەمێنانی کارەبامان هەیە لە ئێرانە بە کارەبای سوتەمەنی و ئاوی و بەنداوەکان و ئەتۆمیەوە و ئەگەر بێت و تەنانە دژمارەیەک زۆریش لەمانە کرێنە ئەمانج بۆ شێوە نابێت کە لەبەرەوەی کە تۆڕێکی گرێدراوە پێکەوە بۆ شێوە نابێت کە کارەبای هەموو ئێرانی هەموو چەکان بە تەواوەتی بگرێ بۆ وتێتی خەڵک گەرانیان نەبێ بەڵام لە هەمان کاتە ئەمڕۆ داوای کردووە لە خەڵک توێتی ئەوەی وەسیلەی ئەلکترۆنیکتان هەیە شەحنی بکەنەوە و هەوڵ بدن خۆیان خۆتان لە دووری بپارێزن تەنانەت ناوەندی فریاگوزاری تارانیش کە ژمارەیەکی تایبەتی بۆ پەیوەندیکردن هەیە لە ساعتی ڕابردووە کۆمەڵی ژمارەی تازای ڕاگەیاندووە زیاتر لە 15 ژمارە و توێتی ئەگەر هات و پیاڵە سەرەکیەکەمان کە 115 بڕا بەم ژمارانەوە ئەتوانن پەیوەندی بکەن ئەم کۆمەڵە ڕێنماییانە دراوە بەڵام بابەتێکی تریش کە لە ناوخۆی ئێران زۆر باسی لێ کرێزانە ئەبێ چاوی بگرین ئەوەیە کە ئەڵێن ئەگەری هەیە ئەو هەموو تەرکیزکردنەی ئیدارەی کۆشکی سپی و لە هەمان کاتدا ڕاگەیاندنە بیانیەکان لەسەر ڕێسکەکانی کارەبا و پردەکان و ڕێگاکان ئەگەری هەیە ئۆپراسیۆنێکی فریو بێ بۆ ئەوەی کە بیانەوێ ئۆپراسیۆنێکی تر بە شێوەیەکی تر بەپێی ئەوەی کامڕۆژ کۆمەڵی ڕێگەیان لە ناوبرد بۆ نمونە هێرشێکی وشکانی بێک لە یەکێک لە دوورگەکانی ئێرانیان لە ناوچەیەکی تر بۆی ئەڵێن ئەوەش یەکێک لە ئەگەرەکراوەکانە و بەرپرسان ئەڵێن ئێمە خۆمان بۆ هەموو ئەگەرانە ئامادە کردووە تەنها ئەوەن یەکە ناوەندەکانی کارەبا کۆم ئەڵێ ئیشی تریش کراوە دوێشە و ڕادیۆ تەلەڤیزیۆنی ئێران داوای لە خەڵک کردبوو پشتێنەی مرۆیی ببەستن ئەم ڕۆژمارەیەکی زۆر لە خەڵک تەنان چەند هونەرمەندێکیش لە ناوەندە جیاوازەکان لە پردەکان لە وێستەکانی کارەبا بۆبوونەوە و بەبەستنی و پشتێنەیە هەم پەیامێکیان بۆ دەرەوە نردوو هەم هەوڵیاندا تا ڕادەیەک
دنیایش بدەن بە خەڵک ئەم هەوڵانە لە ئێستادا لە ئارا هەیە بەڵام هەروە کاماژەم پێدا بەڕاستی ترست و دڵڕاوچێ و لە هەمان کاتا هیواش هەیە بۆ ئەوەی کە چەند ساعاتێ ئەمشەو بە چ شێوەیەک تێپە. سامان بانگەوازێکە بوو کە خەڵک لە دەوری ئەو شوێنانە کۆ ببێتەوە و مەسەلەن پشتێنەیەکی مرۆیی دروست بکات تا چەند بەدەنگەوە هاتن هەبووە. ڕاستیەکەی هەبوو هەروە کاماژەم پێدا لە ژمارەیەکی زۆر لە وێستەکانی کارەبا لە شارە جیاوازەکان لە کرماشانەوە بیگرێتان مەشهد بە فۆتۆ ویدۆمانە بڵاو کرایەوە کە خەڵکێکی زۆر کۆبووبوونەوە لە هەمان کاتە لە ژمارەیە لە پردەکانە بۆ نمونە یەکێک لەو پردانە پردی سپی لە شاری ئەهواز کە پردێکی مێژوویی شەو ئێستش بەکاردێ ژمارەیەکی زۆر خەڵک بووە لە چەند شوێنێکی هەم لە تاران و هەم لە دەرەوەی تارانی چەند هونەرمەندێک مەسەڵەن لە یەکێک لە وێستگەکانی کارەبا لە شاری قەزوین یەکێک لە هونەرمەندەکان ئەسان ڕۆشتووە ئەوە زیاتر لە 24 کاتژمێرە لەوێ دانیشتووە و بەردەوام موسیقی لە ئێدات و بەرهەمەکانی خۆی لەوێ تۆمارەکات و بڵاوی دەکاتەوە لە شاری تارانیش ئەمەمان بینی تا ئێستا زۆر باش بوو ئەوە بەڵام هەروە کە ئاماژەم پێدا بەڕاستی مەرجیش نییە ڕێگربێت چونکە ئەزانین بۆ نمونە لە یەکێک لە پردەکانە کامڕۆ بە ئامانجگیرا چەند کەسە قوربانی لێکەوتووەتەوە سەبارەت بە شەمەندەفەرش خودی حکوومەت تام لەحظە کەمون تۆ لەگەڵ قسەکەین بۆ کاتێکی نادیار هەموو گەشتەکانی هەڵی شەمەندەفەری ڕاگردووە بۆ نمونە لە شاری مەشەدەوە کە شەمەندەفەرێکی گرنگ ڕۆژانە چەند جابەرە و تاراندە زیاتر لە 2 میلیۆن هاوڵاتی ببوو لە 200,000 هاوڵاتی تیکتیان هەبوو ئەمڕۆ هەموو ئەوانە لەلایەن بەرپرسانی شارەکەەوە گوێزراونەتەوە بۆ شوێنێکی دیاریکراوتیانە تاو کاتێک کە هێڵەکان نەکرێتەوە ئەتوانێت سەفەرکەن لەبەرەوەی کە هەموو هێڵەکانی شەمەندەفەر لە ئێران سامان لە کاتژمێری ڕابردووە تا ساتانی قسەی تێداکەی هیچ بردومانێک هەبووە لە تاران؟ بەڵێ دەنگی تەقینەوە لە باشووری شارەکە بیسترا ئەوبەتە دەنگێکی زۆر بەهێز نەبوو ڕاستیەکەی لە ڕاگەیاندنەکانە وەکو دەنگێکی تەقینەوە لە باشووری تاران باسی لێەوە کرا بەڵام تام لەحزە باس نەکراوە بەڕاستی کێکراوە تا ئامان بەڵام لەوە دڵنیان کە هێڵی شەمەندەفەر یا وێستگەی کارەبایی ئەو شوێنانە نەبووە ئەو دەنگی تەقینەوەی باشووری تارانە یەکدانە تەقینەوەی ئەتوانم بڵێم لە چاو تەقینەوەکانی تریا هێرشکانی تر زۆر کەمتر بووە و لە بڕێ ناوچەی تاران خەڵک گویان لە دەنگەکەی بووە. بەڵێ سامان سلێمانی پەیامنێری کورسات نیوز لە تارانی پایتەختی ئێرانەوە لەگەڵ مامۆی سوپاس بە هیوای سەلامەتی بۆ تۆ سامان سوپاس دەکەم. هەڵبەتە شرۆڤە و ئەو بۆین باخی من ڕێک نابێ مشکلە نە گرنگەوێت جەنگەکە بۆستێ بام بۆین باخکار ئەلا بەمەیتری بۆ شرۆڤەی زیاتری ئەگەرەکان دکتۆر کاروان حەمەد ساڵح نووسەر و چاودێری سیاسی لەگەڵ ئێمە دکتۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت لێرە سپاس بۆ دەرفەتە. خۆتەزانی هەموو خەڵک چاوی لەسەر ئەو چەند کاتژمێرەی داهاتووە وەکو ئەوی پەیامنێریشمان وتی مەسەلەن چەند ئەگەرێکێ یان ئەوە تا بردومانێکی قرس ئەبێت یان بۆ سەر و شوێنانی کە دیاری کراون یانەوە تا ئەگەری ئاشتی هەیە و حاڵی سێمیش ڕەنگەمە چاواشەکردنێک بیان فێڵێکردنێک بێ بۆی ئەوەی کە زۆر دەمێکە باسی لێوکرێت لە ناو جەنگەکەدا مەسەلەی دابەزینی هەوایی و یان مەسەلەن بۆ یەکێک لەسەر دوورگەکان بێ بۆ چوونی بەڕێزت تێگەشتنی بەڕێز لەسەر ئەو بابەتە چێ بەڕێز دکتۆر؟ بەڵێ سەرەتا بە ناوی خۆی گەورە و دوایەوە بەداخەوە ینی پرسە و سەرخۆشی خۆمان بۆ شەیدبوونی و پێشمەرگە و خێزانەکەی و بێ باوکو دایک بوونی دوو جگەرگۆشەیان کە بەڕاستی کارەساتێکی مرۆیی بوو و ئەمە کۆتاییش نەبووە ینی پێشتری شەر شەهیدی ترمان داوە ئەکە هیوادارین ئەم جەنگە بە زووی کۆتایی بێت و هەرێمی کوردستان ئارام بێتەوە کە بەشێک نییە لەم جەنگە بەڵام بەداخەوە ئەم جەنگە هەموو ناوچەکی گرتوێتەوە بە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوێتەوە وە دوا کۆسپی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو خێزانە بەڕێزێش بێت ئینشاءڵڵا. کاکزانە خۆی ترامپ ئەگەر لە خۆیەوە دەست پێ بکەین لە کەسایەتی خۆیەوە ترامپ بەڕاستی کەسایەتێکی زۆر جیاوازە هەم لە ئاستی میدیاییە و هەم لە ئاستی دروستکردنی بڕیارە کە پێشینێ نەبووە نە لە ئەمریکا نە لە شێوازش جەنگەکانی تریش کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوویاوە. بۆیە زۆرێک لە محەلیلەکان لە ئاستی نێودەوڵەتی کاتێکە بیانەوە بزان چی ڕوایە تحلیل بۆ ترامپ خۆی یەکەن کە بزان چۆن بڕیار دروستەکان ینی کاتێک کۆشکی سپی ئەڵێ ئێمە نازانین چ بڕیارە دەرەچێ ئەو بڕیارانە لای ترامپە ینی ترامپ لە دەروی موئەسەسە مامەڵاکە و ئێوێ بە شێوەیەکی هەم پێ بڵێن سینگل لیدەر in the world ینی تاکە سەرگردە لە جیهان بۆ شێوازە مامەڵاکە ئەمە
توانێتی تا ڕادەیەک پیشانی باکە ئەمریکا سەرکردەیەکی عەزیمی هەیە و ئەوێ کەڤەری هەموو سەرکردەکانی جیام بکە بەڵام زیانێکی شیاوە لە ئەمریکا لەوەیە کە ئەگەر ببینین لە 2003 کاتێک کە ئەمریکا هاوپەیمانان جەنگی سەر عێراقیان ڕاکەیان هەموو هاوپەیمانانی زۆرینە وڵاتانی لەگەڵا بوون لە کۆریاوە بیگرە هەتاوەکو وڵاتانی ئەوروپا لەبەرەوەی ئەوانیان کردبوو بە بەشێک لە جەنگەکە و هەستیانە کرد ئەم جەنگە خێر و بێریشی هەم بۆ خۆیانە ئەگەر زەرەریش بێ زەرەر لە هەمویان دوورەکەوێتەوە هەڕەشەی سەدام بەڵام ترەمپ بە جۆری مامەڵی لەگەڵ ئەوروپا کرد بە شێوازێکی ئیگۆی وا کە ئەوان هەست بە بوونی خۆیان نەکەن و ئەمە لە لێدوانی سەرۆکی وڵاتەکان لە سەرۆکی بەریتانیەوە بیگرە تا وڵاتانی تر لە تا ماکرۆنیش بەڕوونی دیارە کە ئەوان نایانوێت شوێنکەوتە من شوێنکەوتەیەکی واکە پرسوڕایان پێ نەکرێت ئەم شێوازە لە دروستکردنی هاوپەیمانی ترەمپ سەرکەوتو نەبووتیایە لەبەر ئەو شێوازە کەسایەتی تایبەتی خۆی لە سەرکردایەتی کردندا کە دەیەوێت لە هەموو شتەکان نەک تەنها سنتەر بێ بەڵام سەرەتای قسە و کۆتایی قسەش لای خۆی بێ لەم جەنگەی شاکە ئێستا ئەگەر ببینین خۆی ئیسرائیلە وڵاتانی خلیج و وڵاتانی دەوڵەمەند بەنەوت و هەموو ئەم ناوچەوەتیەوەی گلاوە ئێستا گەیشتونێتە نقطەیەک کە ئێمە هەمومان چاوەڕێی وابزانم 5 ساعاتە 5 ساعات کەمتر کە دوا وادەیەتی ئەمە سێ هەم وادەیە ترەمپ درێژیە کاتەوە لە 23 دانا دوایی لە 23 مانگ 5 ڕۆژی درێژ کردەوە دوایی لە دوای 5 ڕۆژەکە 10 ڕۆژی تری درێژ کردەوە کە گەیشتە ئێستا ئەگەر بیانەوێت درێژی بکەنەوە ئەم وادەیە پێم وایە ترەمپ بای ئەوە لێ ئێزانەیە کە ئەکسکیوز یعنی بەهانەیە دۆزێتەوە بۆ درێژکردنەوەی زۆر ئاسانە چونکە لە هەموو دوو جارەکەی ترا سێ جارەکەی بەهانەیەش پێ بووە بەهانەکەی هەموو یەکشت بۆ کاکزانە ئەوە بۆ کە پێمان گەیشتووە کە دانوستانەکان باشە ڕابڕێەوە و ئێران تەنەزول ئەکا ینی بۆ جۆرە ئێوێ بەهانەیەکی وا ئەدۆزێتەوە هەموو جارەکەش بەهانەکانی دانوستانە ئەم جارەکە وتوێتی ئەمە ئاخیر درێژکردنەوەیە لەوانە جارێکی تر بی لە درێژکردنەوە نکاتەوە بەڵام ئەم وادەیە بە کراوەی هێڵێتەوە ئەگەر بێت و ئەم 4-5 ساعاتە هیچ ڕوونەیە هەر بە کراوەی هێڵێتەوە و بەڵام عوزری دەستنەبردن بۆ فراوانکردنی ئەم جەنگە زۆرە حتا ئەم دەقەی ئێمە قسەی تیاکەین لە چەندین کەناڵەوە بەرپرسی ئاست بەرز لە ئاستی سەرۆکی وڵاتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پاکستان تورکیا و قەتەر کە دڵخوازی ئێرانە لە بەشداریکردن لە هینەکانە و ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا و زاواکەی کۆشنەر و نوێنەری کۆشکی سبی ئەمانە بەشدان لە دانوستانەکە لە تەڕەفی ئێرانیش سەرۆکی تیمی دانوستکاران فەیرۆزی لەگەڵ عێراقچی لەسەر خەتن ئەتوانین بڵین ئێستا ئەمریکا کورتی کردوتەوە لەوەی ئەڵێ گەروی هورمزکەرەوە با خەڵک بە چاوی ڕوون بێ گەروی هورمزکەرەوە بە بێمەرج بۆی ئەم 4-5 ساعاتە ژێرخانی ئابووری و ژێرخانی شارستانی ئێران لەناو نەبم بۆ ئەمە ئێران کەمە پێش ئێستا بیستم ئێران پرۆژەیەکی دەخاڵی پێشکەشی لایەنی ئەمریکی کردووە ئەم دەخاڵە ئێران لێرە چەند خاڵێکی گرنگی بەلاوە مەبەستە یەکەم ئەوێ ئەم جەنگە دەست پێ نەکاتەوە نایەوێ ینی ئەمریکا لەگەڵ ئەوایە کە و زۆرێک لە وڵاتانی نێوەندگیر لەگەڵ ئەوان 48 ڕۆژ 45 بۆ 48 ڕۆژ ئاگربەز ڕابکێنرێت ئەم ئێران لەگەڵ ئەمەیانە ئەوێ شەڕ کۆتایی بێت و بە دانوستانیش کۆتایی بێت نەک تاگلایەن ئەمریکا خۆی شەڕ بۆستێنەوە چ کاتە بیوێ بکوتێتە ئێران دەست پێ بکاتەوە بۆی ئەوەڵێ ئەگەر ئێمە هورمز ئەکەینەوە بەڵام ئەبێت جەنگ بوەستێ و جەنگ بە کۆمەڵی مەرج بوەستێ یەکەم دەست پێ نەکاتەوە و دووەم کۆمەڵێک حسار لەسەر ئێران لا ببرێ و لە ئاستی میدیایەوە لێ نەکرێت کە ئێران بە لاوازی تەسلیم بوو بێ چونکە هەمیشە لە هەموو دانوستانەکان لە شەڕی 12 ڕۆژە لە پێشتریش هەمیشە ئێران ویستوێتی ئەگەر شتەنگیش بۆستێ ئەو عیزەتی خۆی نەخرێتە ژێر پێ
ئەمە بۆ ئێران زۆر گرنگە وەک چکە لە چەند شوێنێکتر باسم کردووە ئێران ڕژێمێکی شۆڕژگێڕیە ئێران ڕژێمێکە لەسەر بنەمای ئایدۆلۆژیایەک کە پێی وایە ئامادە نییە واز لەم ئایدۆلۆژیا و لەو گیانی شۆڕژگێڕیە و لەم بلۆکبەندی خۆی بێنێ لە پێناوی ئەوەی نەوتەکەی دەستکەوێ و غازەکەی خۆی دەستکەوێتەوە بەشێکی ئێران تورکیاوە ئەوێ بە شێوازێک لە ئاستی وڵاتێکی گەورە دانوستان لەگەڵ ئەمریکاکە نەک وڵاتێکی بچووک کە ئەبێ هەموو شتێک تەسلیمی ئەو وڵاتانە بکە بیریشمان نەچێ ئەوەی لە دانوستانەکانە ئەگوزارێت زۆری فەرقە لەوەی لە میدیاکانە ئەگوزارێت ئەوەی لە دانوستانەکانە ئەگوزارێت تا ئێستش زۆرێک لە بەرپرسانی ئەمریکی ئەڵەن بەرەو پێشبچوونی باشڕۆشتوو تەکتیک نییە ئەوە دکتۆر مەسەلەن ئەو بابەتێکی تەکتیکی بێ و جارەکانی دی خۆی ئەم جارە ئیحراجەکە زۆر بۆ ئەمریکایشە چونکە بەردێکی زۆر گەورەی هەڵگرتووە ئەم جارە ئەگەر ئەم هەڕەشەی سەر بگرێت ئەمە جەنگ چۆن پێشتر جەنگ لەسەر ئێران نەبووە لەم ماوەیە ئەم 30 ڕۆژە ئەم جەنگە ئەچێتە قۆناغێکی کاولکاری زۆر خراپتر کە جەنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەتوانین بڵێن شەڕەکە لە شەڕی ئێران و ئەمریکا و ئەبێتە جەنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوەتی و ئەمریکا شتێک گەیشتووە لەوەی کە ئێران هەچ کاتێ هێرشی قورسی لەسەر بێ دەست ناپارێزێ و هیچ خاڵێکی سووریشی دانەناوە لە پێناوی پارێزگاری لە خۆیان بۆیە ئێستا بە ئەترافی زۆرێک لە بەپرسانی ئەمریکی ئێستا تۆپەکە لە قاچی ئێرانە کە ئایا گەروی هورمزەکاتەوە یا ڕێکەوتنێکەکەن لەسەر گەروی هورمز بۆی ئەم دلاینە درێژکرێتەوە ئەوەندەی من زانیاریم هەبێت و هی دوای وادارم وابێ بۆی لە کەناڵەکەی لە بەرنامەکەی جەناب تا بێڵم بە ئەگەرێکی زۆر ئەگەر درێژ نەکرێتەوە بەڵام هێرشەکە ڕوونایە بە بەهانەی ئەوەی کە لە هەموو جارەکانی تر خەتی دیبلۆماسی زۆر ترافیکی لەسرە زۆر بەهێزترە و بە ئاستێک کە ئەگەر خەمی ئێران و ئەمریکاش نەخۆن ئەو وڵاتانە خەمی خۆیان نەخۆن ئەگەر چی پاکستان لێرە و لەوێ هەڕەشەی کردووە ئەگەر بێت و هەرجوم کرێتە سەر سعودی ئەمە بەشدا چووکە ڕێکەوتنێکی استراتیجی ئەمنیە یعنی سعودی چەکی ئەتۆمی نییە بەس بەو ڕێکەوتنە خۆی بە خاوەی چەکی ئەتۆمی پاکستانی شەزانە بەڵێ ئەمە مەسجێک بۆ ئێرە بۆ ئەوەی تا لای کەمی بڕێک ڕازی بێت قسە هەیە کە هەردوو لایەن و ئەمریکا دانی ناوە بەوەی کە وەرەقەی ئێرانمان پێ گەیشتووە خاڵەکان خەریکی شەنوکەوین بەس هێشتا بڕیارمان نەیاوە نازانین چکە بۆ لە بەروی بڕیارەکە لای ترەمپ ئەوێ خۆی دەدلاین دیاریکە و هەو خۆشی قەرارەیە لێ ئەیە لێ نایە بۆیە گوتم لە هەوڵە باسی ترەمپم کرد لە دەروی موسسە مامەڵاکە چی بێت مەسەلەوەی خەڵک زۆر لێترسێ و ئەوانە مەسەلەن لەوە گورستر چی ینی چەند ڕۆژە 39 ڕۆژە بەردەوام وڵاتی ئێران خۆی قسە زۆر دقیقە یعنی ئەگەر پشتەوەی دیێڕەکان بخوێنینەوە ئەڵێ ئێمە لە پاور پلانتەکانین یعنی با لە بنکەی وزە و لە بورجەکانین لە پردی پەڕینەوە و لە سکی قیتار ئەوانین کە من سێری ئەوانم کرد بە سقی قیتارەکە ماوە لێ بە ئەخوانە لەگەڵ کارەباکەش خۆ لە وزەکەی یاوە لە نەوتە لە زۆرێک لە شتەکانی یاوە ئەوەیە کارەبا نەبراوە لە ئێرانە بە تەواوەتی نەبراوە گینار بڕاوە قیتارەکە ماوە لێ بە دوور نییە ئەگەر هەڕەشەکەیشکە هێڵێکی ئاسنینی قیتار چەند هێڵێک لێ ئەدرێت و ئێرانیش ئیسرائیل لێدا لە بەشێک لە پردەکانیدا مەسەلەن نا پێشتریش لێدرا ئەوە بینی کەرەج و تاران کە لێدراوە پردێکی زۆر سراتی درێژترین پردە ڕۆژهاتی ناوەڕاست ئەمە تۆ لە درێژترین پردبەی چی ماوە بۆ سبینێ بۆ سبینێ هێڵی ئاسن ماوە لەگەڵ ئەوەی کارەبا ببڕێ باشە لە ئەوەوتمان ئەگەری زۆرە ڕوونەدا ئەگەر ڕوودا بە پێشببینی من ئەگەر ڕووبات بە ئیتیفاق لێدان ڕۆیە لەگەڵ ئێرانە بەڵێ ئەمە لە جەناب بەڵێ زۆر بە ئاسانی هەیە یعنی بە ئیتیفاق لێدان ئەبێت بۆ ئەوەی کە کاتێککە ڕێکەوتن نابێ کاتێک کە ترەم ناتوانە ڕازی بێ بەو دەخاڵی ئێران کاتێک کە ئێران ڕازی نابێت گورێ هورمز بکاتەوە کە جەنگ ناوەستێ ئەگەر ئەمانە هیچی ڕوونەیە و چکە وتراوە ینی هێشتا خاڵەکان بە دڵی ئەمریکانین ئەو تەرحانی کە ئێران کردوێتی دوور نییە بە ڕێکەوتن لێدان ڕۆبات بە ڕێکەوتن بە جۆرێک بۆ منە لە سکی قیتار بدرێ
بۆ شەوێک بۆ ڕۆژێک کارەبا ببڕێ لە تارانە نەک لە هەموو ئێرانە و لەپڕ بڵند ئەوە ئێمە گورزماوەشان ئەگەر نەیکەرەوە خراپترە وەشێنی بە جۆرێکی تر ئەبێتە دەدانێکی تر دیاریەکرێ بۆ ئەمە لەوان ڕۆژهڵاتی ناوەڕاست بپارێزرێ و ئێرانیش بەڕێکەوتن لە چەند شوێنێکی جیاواز بدا کە تا ئێستا لێی نەداوە بەڵام ئەو شوێنە جیاوازان لەوانەیە بە قورس نەبێت بە شێوازێکی قورس لە کۆتایی جەنجی 12 ڕۆژێک باڵە بۆیە ئەگەر زۆرە درێژ نەکرێتەوە بەڵام بەکراوی بێڵڕێتەوە چکەوتم خەتی دیبلۆماسی زۆرینە لە زۆرێک لە وڵاتانەوە زۆر بە مکەسەفی لەسەر خەتن و ئەگەر لێدانیش ڕوویا پێم وایە لێدانەکە بە هەر بە دانوستان ئەبێت لێدانەکەش هەر بە دانوستانە بێت دکتۆر یەکێکانی کە خەڵگە ترسێ مەسەلەی بۆمبی ئەتۆمە پێت وایە ئەمریکا یان ئیسرائیل بۆمبی ئەتۆم بەکاربێنن پێم وانە بەکاربێنێکی دوورە نەنە پێم وانێ بەکاربێنێت چکە هەر ئەمڕۆ سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ئاماژەی بەوە کرد کە ئەگەر بێت و ئەم جەنگە ژێرخانی ئابووری و مرۆیی لە ئێرانە بکرێتە ئاماد بە شێوازێکی قورزوەکەوەی کە باسەکرێ لە تیوتەکە باسی کردووە لە هینەکەی باسی کردووە ئەمە دژی بنەماکانی جەنگە دژی بنەماکانی جەنگە ئەگەرچی زۆر هێڵی سووری بنەماکانی جەنگ بەزێدراوە بەڵام ئەمە حەزەرێکە بۆ ئەوەی کە یعنی چۆن دانوستان هەیە لەو لاوە پاکستان فشارێکەکە لە ئێران لەو لاوە لە تەوە یەکگرتووەکان فشارێکەکە بە جۆرێک لە جۆرەکان بۆی ئەم شتە ڕوونەیە چونکە لە ئێستاە گرفتەکە گرفتی چەکی ئەتۆم و کۆمەڵە شت نەماوە ئێستا گرفتەکە ئەو کارتە بەهێزەی ئێران بووە کە بەکارهێناوە ئێمە پێش جەنگەکە هۆشاریمان نا پێش جەنگەکە ینی پێشبینیمان کرد کە گەگوری هورمز بەکارهێر لە شوێنی تری ژوتمە گەری هورمز کە گەیشتە گەری هورمز بە تەکتیکی رووسیا چون گەیشتە گەری هورمز چۆنی ئەمریکا بە 4 مەرحەلە هاتام جەنگەوە طبعاً ئێستا لە مەرحەلەی 4 بە تەواوەتی ئەڵێ ستەک یعنی چەقیوە لە مەرحەلەی 4مە مەرحەلەی یەکەم کۆنتڕۆڵکردنی ئاسمانی ئێران کە زۆر بە ئاسانی کردی مەرحەلەی دووهام لەناوبردنی ژێرخانی سەربازی ئێران تا ڕادێکی زۆر بەزلەویا تووشی شۆکێک بووە کە ئێمە هەر پێشتر وتمانە کە زۆر بە شێوازێکی غێر متەوەقع شوێنی شاراوەی ئەتۆم و بالستی هەیە کە لە هەموو شوێنەکان ینی قسە هەیە کە ژێری کیش بەشێکی زۆری هەمووی تونێل و شوێنی حەشارگای بالستی و موشەکە و زۆرێک لە شاخەکان زۆرێک لە شوێنەکانی تر تا ئێستا نەیتوانیوە ئەمە زەرێکی زۆری داوە لە ئێران و ئێران زەرێکی زۆری کردووە لەمڕۆ بەس نەیتوانوی ئێران بێدەنگە لێرە و لەوێ ئێران و ئێران 300 بالستی ماوە و 300 موشکی ماوە و ئەوەندە ڕقم درۆنی ماوە ئەوانەوا دەرنەچوو ئەوانوا دەرنەچوو دوای ئەوە لە پاڵ هێرشی سەر ژێرخانی سەربازی هێرشی دەستی پێکرد بۆ سەر ژێرخانی ئابووری و ژێرخانە ئابووریەکەش بەجددی دەستی پێکردووە و لە پاڵ ئەم سێ قۆناغای هەمیشە ئەمریکا هەوڵی داوە شخصێک گروپێک لە ناو ئێرانە بێنە پێشەوە بۆ ئەوەی ڕژێم بگۆڕێ هەتا ئێستا ئەمەی بەردەست نەبوو کە ئەمە یەکێک لە ئامانجەکانی لەناو ئەم جەنگەیە بۆی بتوانێت بە ئامانجەکانی خۆی بگات هەتا ئێستا چاو لەسەر کۆمەڵە سەرکردە بووە نەیانتوانیوە چکە بۆ لەو وڵاتەیە بە فارس و بە کورد و بە هەموو وڵاتەکانەوە بە هەمووی نەکانەوە پێگاتەکانەوە پێیان وایە ئەمە بۆ ئێران لە بەرامبەر ئەمریکا ئەمە بە خیانەتێکی قورس و سیاسان و پێی وایە ئەو سەرکردەیە هەموو مێژوی خۆی خاتە پرسیارەوە هەتا ئێستا ئەمە ڕوونیە ئەوە کە لە سەرەتای جەنگەوە هەتا ئێستا بە چەندین کەناڵ ئیسرائیل و ئەمریکا لە ڕێی لایانی ئەمری لە ڕووی ئیستیخباراتی لە هەموو ڕێکەوە خەریکی ئەمن بۆیان مەیسەر نەبوو کە ئەمە قۆناغی چوارە بە تەواوەتی گیربوون لەم قۆناغەیە شەڕ بەردەوامە و لەگەڵی شاخەریکی ئەوەن بەم قۆناغە بەڵام مەرج نییە و چوار قۆناغە کۆمپلێت نیمە بە تەواوەتی مەسەلەن بەدلی ئام بوو بێ نەخێ قۆناغی یەکەمیان بەتەنانی بە تەواوەتی کۆنتڕۆڵ کردو ئاسمان بەڵێ دیارەوە بەس قۆناغی دووەمێش تا تەسەوریان نەکرد بەڵام هێشتاوەتە ئێران هجوومەکە قۆناغی سێهەم ژێرخانی ئابوووریەکەیەتی ئێران ئێمە با یەکشتمان لەبیر نەچی کاکزان چکە
ئەمە دوو وڵات نییە، من نە خەڵکی ئێرانین و نە خەڵکی ئەمریکای. ئێمە شرۆڤەکەین لە ڕووی زانستیەوە. ئێمە باسی دەسەڵاتی ئێران ناکەین، باسی ئاخون ناکەین، باسی ڕژێم ناکەین، باسی ئێرانەکەین. ئەم دوو شتە زۆر جیاوازە. دەڕژێم بێت و بڕوە ئێمە باسی ئێرانەکەین. باسی قووەی ئێرانەکە نەک باسی قوی ڕژێمەکە. باشە ئێران نەوتێکی وا زۆری هەیە، توانیوێتی لە ئێستاە بەهۆی گەروی هورمزەوە ڕۆژانە 300 ملیۆن دلار زیاتری دەستکەوێت لە جارە. لە ئێستا لە کاتی جەنگەڵە بەڵێ لەگەڵیشە هەنادەی نەوتی لە 1.3 ملیۆن بەرمیل نەوتەوە نزیک کردێتەوە لە سەروی 2 ملیۆن بەرمیل نەوت. ئەمە بۆ خۆی لە ڕووی ئابووریەوە کاتێککە ئەو ئامانجی سێمی ژێرخانی ئابووری ئێران بوو. بەڵام لی داوە ژێرخانی ئابووری ئێران بە جۆرێک لە جۆرەکان زیانی زۆری بەرکەوتوە لە ئاستی شەریکاتەکانە و چکە بۆ ئێران بیرمان نەچێ بە ئەمەش بڵین ژێرخانی ئابووری ئێران بەڕاستی بەداخەوە ئەو ئابووریە زۆرە، ئەو غازە زۆرە، ئەو نەوتە زۆرە، ئەم هەموو شەریکات ئەم هەموو کەرتی پیشەسازیە لە خزمەتی خەڵکەکە بە جۆرێک نەبووە تا بتوانرێت کە خەڵک ئازار بکێشە کاتێکە فڵان شەریکە فڵان شوێن ئەوە ئەبێ. تقریبا لە 70 ئابووری ئێران کۆنتترۆل کراوە لەلایەن بارەکەی خاتەم الئەنبیا بە جۆرێک لە جۆرەکان. بۆ یەک لێدان لەو شەریکاتانە بە حسابی خوان بەشەکە لە لێدان لەم ڕژێمە نەک لە ئێران بەلای ئەمریکاوە. وتمان ئەم لە قۆناغی دووهەم و سێهەم و چوارەمە ئامانجەکانی بە تەواوەتی نەپێکاوە. لە دووهەمە موشە کوشتی زۆر ماوە، شوێنی حەشارگەی زۆر ماوە، شوێنی شاراوی زۆر ماوە. لە ئابوووریەکە شاوک بینمان لە ئاستی نەوتا چی کردووە. لە قۆناغی چوارەمیش هیچ کەسێک وەڵامی ئەمریکا نەیاوەتەوە بۆ ئەوەی ببێتە بەدیلی ئەمە. لێرەوە ئێرە رووسیا و چین زۆر بە زیرەکی لە بواری ئەمنیە هاوکاری ئێرانیان کرد لەبەر ئەوەی کە بەسەر رووسیا هێنرا کە جەنگێکی درێژی توش بێ لەگەڵ ئۆکرانیا، ئەو جەنگەی کە خویان حەزیان نەکرد بیکەن بەس بە ئۆکرانیا کردیان و ئێسش بەردەوامە ئەم جەنگە و رووسیای مەشغوڵ کرد تا ڕادێ. ئەوان توانویان بە جۆرێک لە جۆرەکان قۆناغی دووهەم و سێهەم ژێرخانی سەربازیەکەی شێرخانی ئابووریەکەی درێژ بکەنەوە ئەم جەنگە ئەوانە کۆتایی پێنێت هەتاوەکو گەیشتە ئەوەی کە دەستبەرن بۆ گوری هەرمەست. ئەگەر گەر ژێرخانی سەربازی ئێران کۆتایی بەهاتایە دەست نەبرا بۆ گەری هورمز، بەڵام بە تەواوەتی دەرکەوتووە کە رووسیا و چین هاوکاری ئێرانن، بەڵام ئەمە بۆ باز ناکرێ. ئەمە بۆ ئەوەی جەنگەکە بەڵێ بۆی نەبێتە جەنگێکی ئەوەندە گەورە لە ڕووی نەفسیەوە، لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی میدیاییەوە کە هەڕەشە بێت بۆ فراوانبوونی جەنگەکە. باشە ئێستا گەروی هورمز ئەتوانێت چی بکات کە لە پێشووترا تەنانەت لە شەڕی ڕابردووشە 12 ڕۆژەشە بابەتێکی ئەوەندە سەرچی نەبوو، کارت بوو ئەوترا ترسێک هەیە دەستی بۆ ببات، ئەو دەستی بۆ بردووە و بەڕاستیش کاریگەری دروست کردووە. کاریگەری زۆری دروست کردووە، زۆر ئەوتر لە سادا 20 نەوتی بۆ وڵاتان. ئەخر تۆ لە سەدا 20 نەوت هەر نەوتەکە نییە، یەکسەر لێەوە لە سەدا 20 کەرتی پێشەسازی لە سا 20 ژیان لە کۆی جیهانە ئەوەستێت. کاتێککە لە سا 20 ئەوەستێت بەرزە بێتەوە کاریگەری ئەکاتە سەر لە سەدا 80 کۆی سێکتەرەکانی تریش لە هەموو ڕیەکەوە لە ڕووی پێشتەنانە تەسیری بەبێ زۆری دەستێکارە سەر پێشخستنی پرۆسی AI، پرۆسی بانک، هەموو پرۆسەکانی تر. یعنی گەروی هورمز وە گوتم بە تاکتیکی رووسیا و سین ئەم جەنگە درێژ کراوە بۆی کارتی گەروی هورمز بەکار بهێنرێت. بەریتانیا ئەناڵێنێ بەدەست گرانی سوتەمەنیەوە، ئەڵمانیا، فەڕەنسا، وڵاتانی تر، ئەمریکا خودی خۆی لە مێژووە هەت کاتێک کە لە ناوخۆی بەریتانیا قەیرانێک کە قورس بوو بێ، یەکسەر بەریتانیا بەشداری کردو بۆی زوو جەنگەکە یەکلا بێتەوە. دوور نییە بە جۆرێک لە جۆرەکان نزیک بوو بێتەوە لەوەی بکە بەریتانیا بەشداریکە، چونکە دۆخی ناوخۆی بەریتانیا بۆ مەسلەی وزە زۆر کاریگەری کردووە. ئێمە ئەگەر دیقەت بین لە هەرێمێکی کوردستانە کە ئێمە نەوتەکەمان لە کیوەڕوە خۆ نەوتی عێراق ئێمە بوو چەوەرەگنین، بەس دیقەت بە قەیرانی غاز چی لێ کردوین، قەیرانی نەوت چی لێ کردوین، گرانی دروست بووە. یانی دۆستێککە داخستنی گەروی هورمز 6 نانی کردو بە 4000 6 نانی کردنی بە 4 نان، یعنی داخستنی گەروی 1 میلیۆنی تەسیری کردو لەسەر نان. 1 میلیۆنی تاڵی قسەی کردوڵێ
ینی نرخی خواردەمەنی خۆراک لە ئیتاڵێ زۆر بەرز بووەوە. بەڵێ کەواتە خەڵک ئەڵێ لە سەدا بیستی کۆی نەوتی جیهان لە گەوری هورمزا تێپەڕە بێ لە سەدا بیست نییە هەموو وزەی جیهان کاریگەری لە سەرەکە ئەگەر لە ساهشتاکەی تریشی تێپەڕ بێ ئەم لە سەدا هەشتای بە نرخی پێشوو تەسلیم ناکرێت دیقەت بە ئێستا نەوت پێوتە سپۆت یعنی پرایس بۆ نمونە جاران هەموو کەس زمانیەکە نەوت لێەوە تێپەڕە بێ لە بازاری نەوتە بورسەی نەوت کڕین و فرۆشتنی پێوە ئەکرا بەڵام ئەوان ئێستا بازارێکی تر دروست بووە پێوتە سپۆت پرایس بۆ مناڵێ نەوت مانگێکی تر ئەگات بەدەست باشە بەم نرخەیە بەڵام ئەگەر دە سەعاتی تر بگا بەدەستم 20 دلار زیاتری پێەیە 10 دلار زیاتری پێەیە ئەمەیە وای کردووە کە ئێستا پارەیەکی زۆر دەست ئێرانەکەوێت ئەمە بۆ نمونە زۆرێک لە وڵاتان ئێران ڕێگەیان پێیان نەوتەکان بەگەری هورمزا بڕوە سینە رووسایە ئەم وڵاتانە لە ڕووی من لە سەرەتای شەڕەکەەوە وتم حەز وەزم یەک ڕۆژ دوو ڕۆژ دەستی پێکرد بوو کە وتم براوی یەکەم لەم جەگایە رووسایە لەبەر ئەوەی کە هەناردی زیای کردووە درێژ کراوەەوە هەناردێنەوتی بۆ پاکستان و نرخنەوە زۆر بەرزەبێتەوە و ئەتوانێت پارەیەکی زۆر باش دابین کا بۆ چەندین ساڵێکی تری بەرداوامی شەڕ لەسەر ئۆکرانیا کەواتە لە سەدا بیستینەوت لە گەوری هورمزەوە نەوت ناڕوات لە سەدا هەشتاکەی تر بە ڕێژەی لە سەدا بیست و زیاتریش نرخی بەرز بێتەوە ئەمە وڵاتی رووسیا خودی ئێران ئەوە ڕێگەشی عێراق لێونەوتەکەی بڕوە هەندێک لە وڵاتەکانی تریش پاکستان لەبەروی تەوانێکێک لە هۆکارەکان پاکستان زۆر حەزەکە لەم دانوستانە بێ بۆ ئەوەی خاتری خاتران ئێران ڕێگەی بات بۆ مۆزوعی نەوتەکانی کە لە رووسیا کرد بەڵە بۆی کردووە بۆیە کاریگەری کردو زۆر کای جیهان ینی ژیان لە هەموو وڵاتەکانە ینی کۆریای باشووریانی بە وەزعەوە ئەوە هەل لە دەهەم ڕۆژی شەڕەکەەوە غازی نەماوە احتیاتی غاز کۆتاییت تووشی قەرانێکی زۆر گەوری غاز بووە تووشی قەرانێکی گەورەی نەوت بووە زۆرێک لە وڵات ئەمریکا خۆی ڕاستە و خۆلەوە زەرمەند بووە ئەمریکا لە سەرەتای شەڕەکەەوە کێرڤی بە جۆرێک بەرزووە بوو بە گەورەترین هەناردەکاری نەوت و غاز هەل لە سەرەتای شەڕەکەەوە لەبەرەی ئەو وڵاتانە نەوتیان وەستا ئەو زۆر کەمتر گرنگی بە نەوتی ینی نەوتی لێەوە ناڕوە بەڵام ئەو نەوتانی کە ئیکڕێ هی لیبیایە هی زۆرێک هی سعودیەیە هی وڵاتەکانی وەکو قەتەر و ئیمارات و ئەمانە کە زۆرێک لە شەریکاتە ئەمریکەکان ئیبلاقەکان کە لەوێن ئەمانە زیانیان کردو شەریکاتەکان ئەوەیە وای کردووە نرخی نەوت لە ئەمریکا زیابەیە نەک لەبەر ئەوەی کە نەوتی نییە نەوتێکی زۆری هەیە و لە ڕووی احتیاطاتی نەوتەوە سوودی وەرگرتووە و لە ڕووی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە تا ڕادێک سوودی وەرگرتەوە بەڵام لە ئاستی مرۆیە لە وڵاتەکەی خۆ فشارێکی لەسرە ئەم جەنگە ئەگەر بەردەوام بێ من لە قۆناغی شەڕ بۆ سەر ژێرخانی ئابووری بە سێ چوار ڕۆژوتم شەڕ بۆ سەر ژێرخانی ئابووری ئێرانیش دەست پێەکە کاتێککە شەڕ لە ژێرخانی سەربازی بوو و دەست پێەکە دەستپێکردنەکەیشی زیان ئەگەیەنە بە سمعی هەموو وڵاتەکان لەم جەنگەیە چونکە ئێتە ئاستی مرۆیەوە بە جۆرێک کە ئیحراجیەک دروستەکە و ئێستا ئەگەر ئەمریکا وتبێتی ئێمە ئێران ڕزگارەکەین و خەڵکەکەی ڕزگارەکەین ئەو باوەڕیان نەما هەرو کاتێککە وتمان ئەم سحرە تا ڕادەیەک بەتاڵەکاتەوە ئەم سحرە تا ڕادەیە بەتاڵەکاتەوە ئێستا گەیشتە ئەوەی کە دانوستانەکان لەسەرەوەی گەری هورمزە ئەکرێتەوە ئێمە چاوەڕێن ئەم چەند سەعاتین دانوستانێکی چڕۆپەر چکە قسە لەسەرەوە ئەکرێکە ئەگەرچی ئێران وتی ئێمە دانوستانی ڕاستەخۆمان ڕەت کردوێتەوە بەڵام دانستانی ڕاستەخۆش دەستی پێکردووە ئایا دانوستانەکە بۆ کردنەوەی گەروی هورمز دوورنی ئێرانیش بڵێ منیش بۆ ماوەی ئەوەندە سەعات گەروی هورمز دەکەمەوە تاوەکو ئەگەین بەڕێکەوت ئێستا تەسنیم ئەڵێ لە سەرچاوێکی طبعاً خۆتەزانی تەسنیم دەستێگا بە هەندێک سەرچاوە و ڕەنگە بابەتەکەش پەیوەندی فەرمیە بڵێ ئەڵێ مەسەلەن لە سەرچاوەیەکی ئاگادارەوە ئەگەر ترامپ ئەو هەڵەیە بکات و ئارامکۆ تووشی زیانێکی گەورە ئەبێت هەڕەشە لە ئارامکۆ کرێ بابەتەکە زۆرە ینی تەفاسیلی هەیە
ئەڵێ نەوت ڕەنگە تا ئاسی $200 بڕوات حل سەرتاوە ئەم هەڕەشەیە تا چەند کاریگەریە بێ خۆی وڵاتانی جەنگ بە تایبەتی ئەمریکا و ئیسرائیل و حتا ئێرانیش خۆیان ئامادە کردو بۆ نرخە خۆیان ئامادە کردو بە نرخە رووسیاش خۆی ئامادە کردو سینش خۆی ئامادە کردو بۆ نرخە و ئەگەرێکی زۆر کراوەیە وەکەوتم لە سەرەتا پێش جەنگەکە بە پێی زانیارەکان یعنی لە سەرتاوە خۆیان حەزر کردو کە بگاتە ئەو نرخە کەواتە خەتەکان ینی هەڕەشەکان لەو چەند سەعاتە جگەلەوەی هەڕەشەی وێرانکاری بن هەڕەشەی اقتصادین ئیکۆنۆمی زۆر ینی ئێستا لەوان نەماوە کە هەڕەشەکان ئەمە سیاسیە سەربازیە هەمووی ئابوو لە جیهانە ینی هێرشی مامەڵەی بازرگانی دانوستانی بازرگانی هەمیشە بەشێک بۆ لە جەنگەکان بەشێک بۆ لە دانوستانەکان ئێستا ئەگەر دیقەت بێ ئەم جەنگە گەورە ئێستا وای لێ هاتووە داوا لە ئێرانەکەن بۆ کردنەوەی گەروی هورمز بۆ لەبەرەوەی کە قەیرانێکی گەوری لە جیهانە دروست کردووە ینی ئێستا شەڕی ئابووریە خۆ ئەم شەڕەکە دروستەکرێت لەسەر ئێران کاکزانە لە بەرچاوی کاڵی خەڵکی ئێران نییە ینی و چۆن بینیمان لە عێراقە بەڵام شتێکە پێوتە میوچەڵ ئینترێز یعنی بەرژەوەندی هاوبەش ئایا خەڵکی ئێران لەم جەنگەیە بەرژەوەندێکی هاوبەشیان هەیە لە بینی ئەمریکا و ئێرانە بەرژەوەندێکی هاوبەشیان هەیە یان لەم جەنگەیە ئەوانیشە سووتێن ئەگەر نا ئێران دووهەم وڵاتە دووهەم وڵات دەوڵەمەندترینە لە ئاستی احتیاطاتی غازە لە عالەمە سێهەمە لە چوارەمە لە ئاستی احتیاطاتی نەود لە عالەمە من لە شوێن تریش باسم کردو یعنی یەکەم فەنزەوی لاوە ئەمریکا فەنزەوی لە ئەگەر نەوتەکەشی کۆنتۆڵ نەکرد بەڵام نەوتەکە بە مامەڵی لە هین ئەوە مامەڵاکرد دوای ئەوە رووسیامانەیە کەنەدامانەیە کەنەدا نەوتەکەی لە 150 شەریکاتەکان ئەمریکای فرۆشن ئەسڵەن نەوتەکەی کەنەداش ئەمریکای پاڵەوێ کۆنتترۆلی کردووە لەگەڵی عێراق ئینمان هەیە دوایەوە ئێرانمان هەیە خودی ئەمریکامان هەیە لیبیامان هەیە ینی لە هەر دە وڵاتەکە ئەگەر دیقەت بین ئێران و رووسیا ماوە ئەمریکا زۆرترین دەوڵەمەندەکانی احتیاطی نەوت کۆنتترۆلکە ئیماراتمان هەیە سعودیەمان هەیە ئەمانم لێژە کۆنتترۆلیەوان کە ئەگەر دیقەت بین کاکە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی ترەمپ خۆیەتی قسەی زۆرێک لە ناوەندە توێژینەوەکانە کە ئەمە جەنگی نەوت و غازە لەبەر ئەوەی کە ئێران ینی دەوڵەمەنە بە نەوت و غاز و لەگەڵیشە سەرچاوی مرۆیی ئێران ینی ئێران کاک ینی 90 ملیۆن هاوڵاتیە بە قەدەر قاڕەیەکە ڕێژەیەکی گەورە تۆ دیقەت بە سیاری ئەمریکی بچێتە ئێرانەوە شەریکاتی سیارەی ئەمریکی قازان چێکەکەن بەس کاڵای ئەمریکی ڕێگە بدرێ کاڵای ئەمریکی وەکو وڵاتانی خلیج ئیتر بازار ئازاد کرێ بۆ کاڵای ئەمریکی شەریکاتی ئەمریکی چه قازانجێگەکەن بەرهەمی ناوخۆی ئەمریکا گاتە چه ئاستێ گەورەی ئێران وای کردووە کە سەبەتەیەکی وا بێت منافەسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە باشە ئەگەر ئەم هەموو شەریکاتە ئەمریکانە بچن وە بەرهێنانی غازکەن لە ئێرانە و بەرهێنانی نەوتکە لە ئێرانە نەوت بپاڵەون نەوتی ئێران بگوازنەوە تەمان نەوتی ئێران بگوازێتەوە خۆ تەنها لە ڕووی مادی و قازانج ناکە مەرجیش ئەسەپێنە بەسەر ئەو وڵاتانەی کە نەوتی ئێرانی پێفرۆشێ دیقەت بە ئێستا ئێران نەوتە فرۆشێ بەسین ئێران نەوتە فرۆشێ بەسین باشە ئەگەر تەمان ڕووسیاش پێفرۆشێ ئەگەر ئەمریکا کۆنتترۆلی ئەم نەوتە بکات ئەوە نەوتەکەی لە ڕووی مادی و قازانجەکە بەستۆ ئازانی ئایا چمەرجێکی تری چۆن ئەتوانێت مامەڵە لەگەڵ سینا بکات چۆن نەوتی ئێران بفرۆشێ بەسین لەبەرەوەی ئێستا بە بێمەرجی ئێران ئەمریکا ئێران مامەڵەی لەگەڵ سین بەهێز کردووە لە ڕێنەوتەکەیەوە ئەمە پێدراوێکی سیاسیە کاڵاکە ئابووریە اقتصادی بەڵام پێدراوێکی سیاسیە ئەم پێدراوانە ئەمریکا کۆنتترۆلی کات لە ڕووی اقتصادیۆ لە ڕووی سیاسیەوە و زائیدەن بەپی لێدوانی ئیسرائیل و ئەمریکا ئەڵێ ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارام نابێت تاوکو ئێران کۆنتترۆل نەکەن بەڵام بەڕاستی بەپی قسەی خۆشیان و بەپی پێش جەنگەکەیش کە چەندی ناوەندی توێژینەوە توانە ئێران ئەو پاروە ئاسانە نییە کە بە بێ مەرج تەسلیم بێ و بە هەمووی تەسلیم بکرێن با بڵێن بە یەکجاری کە جەنا بتوتە ڕەنگە لە دوور مەودایە بە ئیتفاقەیەک ئەوە جێبەجێ ببێت ینی بۆ ئێرانیش باش بێت ئەو ئابلوقەی لەسەر هەڵبگیرێت و بە سنوورداری شەندە لە کۆمپانیەکانی ئەمریکا بە باسی گەین کاگزانە بەڵێ
ئێران وڵاتێک نییە لە ڕووی ئیداریەوە تەنها بە بڕیاری پەرلەمان و کۆمەڵە شت بڕیار لەسەر دانوستان. عێراقچی کە ئێستا لە دانوستانایە بە فتووە مامەڵە ئەکرێ لەگەڵیا. ئێران وڵاتێکی دینیە، وڵاتێکی دینیە، وڵاتێکی ئایدۆلۆژیە. بڕوا بکە هەندێک پرسی دانوستان تایبەت بە بابەتی چەکی ئەتۆم، بابەت بە نەوت، بابەت بە جەنگ، بە ڕاگررتنی بە شەڕکردن، ئەمانە بە فتووە ئەدرێ. بۆیە بابەتەکە کراوەتە بابەتێکی عەقیدەیی. ئەم جەنگش کە بەردەوامی ئەدرێ و ئێران بە شێوازێکی شۆڕژگەری مامەڵی لەگەڵاکە لەبەرەوەی گرەی داوە بە بابەتێکی عەقیدەیی دینی و پێویستی بە فتوایە بۆی ئەو کۆمەڵی مامەڵەی بازرگانی و کۆمەڵی مامەڵەی دیبلۆماسی و کۆمەڵی مامەڵەی سیاسی و سەربازی بکات لەگەڵ ئەمریکا. بۆیە فەرقی هەیە لەگە وڵاتێکی ترا بێ سەرۆکی پەرلەمان لە پەرلەمانە بخاتە دەنگ و بڕیار بن کە ئەو دانوستانمان پەسەند کرد. بەپێ ئەو ڕیزبەندی هەیە تقریبا لە دوای ڕاهبەر و مەسەلەن ئەو ئەنجومەنانەی هەیە تا ئەگاتە سوپا و تا ئەگاتە سوپای پاسداران و مەسەلەن ئەوانە تقریبا سەرۆک کۆمار و حکوومەتەکەی لە پلەی 11هەمین دێن. ئەوان تەنها خەریکی کاروباری ئیداری، خەریکی کاروباری ئیداری ئەگینا لە ڕاهبەرە کۆمەڵێک پلەبەرزی ڕاوێژکاری سەربازی و ئیقتیسادی و تایە کە پلەی ئەمان لە ئاستی بڕیاردانیانە لە ئاسی وەتی بڕیاریانە لە سەرۆک کۆمار زۆر بەهێزترە، چونکە ئەوان لەوێ ڕاستەخۆ لە سەرچاوەکە و فتووە وەرەگرن. بۆی ئەمانە بڕیارەکانیان بڕیارێکی عەقیدەییە، بڕیارێکی ئایدۆلۆژیە و لەگەڵیشە ئەوان هەر لەسەر بنەمای فتووە، لەسەر بنەمای عەقیدە، لەسەر بنەمای چاک و خراپ، لەسەر بنەمای خراپ و خراپتر، لە بینی ئیختیاری خراپتر لە ڕووی دینیەوە ئەتوانن تەشریعیکەن، ئەتوانن فتووا بدەن، بیشەرعێنن بۆ ئەوەی کاتێک کە لە دیبلۆماسیدا تەنەزولەکەن لەسەر شتێ. بۆیە ئێران و شیعە بە تایبەت لە ئێرانە لەبەرەوەی خۆی بە سەرچاوەی ئەو ڕەوتە ئەزانە، ڕەوتە شۆڕژگەری ئایدۆلۆژیە لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەوان قاعیدەیەکیانەیە، مانەوەی ئەوان بە هەر جۆرێک زەڕوریەتە. ئەمە بەشێکە لە پلانیان. قسەیەکی ئەڵێن ئەوان مەسەل لەگەڵ ڕازی وایە هەر تەنەزولێ بکەن، پیان هەست وایە هەر تەنەزولێ بکەن، لەبەر ئەوە نییە خامنەی بمێنێتەوە شەهید بوو، لەبەر ئەوە نییە لاریجانی بمێنێتەوە، لەبەر ئەوەیە کە بنەما دینیەکەیان بمێنێتەوە و شۆڕشەکە بمێنێت. بەڵام قسەیەکی ئەڵێن کە ئەوان ئەگەر ڕازی نەبن ئەو هەڕەشانی ئەمریکا کە ئەکرێ هەموو شتێک لەگەڵ خۆیانە کۆتایی پێهێنن. ئەمە ڕوو ئەدات، ئەمە ئاسانە ڕوو بدات. ئەو گورزەی کە ترەمپ قەرارە بیوەشێنی مەسەڵەن گورزەکە ئێستاش وەزیری دەرەوەی فەڕەنساڵێ هیوادارین ترەمپ هەڕەشەکانی لە دژ ئێران جێبەجێ نەکات. وەتەکەوەی کاتە ئەوە تا فەڕەنسا وتمان بەریتانیاش ئەمانە ئەگەر پێشتر ترەمپ بەو شێوازە دانوستانی لەگەڵ ئەمانە نەکردایە کە خۆی گەورەی ئەمانە و ئەبێ ئەمان شوێنی کەون، پێم وایە ئەیتوانی هاوپەیمانێ دروستکە. بەڵام ئەمە لە قازانجی ئێران بوو کە بەو جۆرە مامەڵی ترەمپ مامەڵی کرد. گرفتەکە لەو سەرەتای جەنگەکەن یەکاکزانە کە بوترێ ئەبێ چەکی ئەتۆم تەسلیم کەی، ئەبێ وا بکەی، ئەبێ هەموو شتێ نەو تەسلیم کە ئەبێنەوە ئێساڵێ گەروی هورمزکەرەوە. بەڵێ کە گەروی هورمزکاتەوە ئێران وە گوتمان ئەڵێ ئەبێ جەنگ بوەستێ و دەست پێ نەکاتەوە. ئەمانیش ئەیانە بە بێمەرج گەروی هورمز بکرێتەوە. بۆیە ئێمە ئەگەرەکانمان لەگەڵ جەنابتا باس کرد و پێشبینەکانمان باس کرد کە بەپێی زۆرێک لە ناوەندەکانی توێژینەوەیە تاوەکو پێش ئەوەی کێبێشین دانوستان بەردەوامە زۆر بە مکەسەفی لە دوو حاڵەتایە. ئەگەر درێژیش نەکرێتەوە بەکراوەی هەڵڕێتەوە و ئێتە سەر تەلەڤزیۆن ئەڵێ دانوستانەکان باش ئەڕا بەڕێوە گەیشتونەتە کۆمەڵی خاڵی گرنگ و ئێران تێگەیش کە هەڕەشەکەمان جددیە، هەر بەم جێوەرە لەوانەیە تێگەیش هەڕەشەکەمان جددیە. ئەو پاپای ڤاتیکانیش قسەی کرد، ئەڵێ هێڕشکردنە سەر ژێرخانی مەدەنی پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکانە زۆرینەی جەنگی ئێران بە ناڕەوا وەسف دەکەن. کەواتە مەترسیەکە ڕوونە، ئەمانە هەمووی فشارن لە ئاست هاوتەریب لەگەڵ ئەو دانوستانی کە ئێستا ئەکرێ بۆ ئەوەی هیچ شتێک ڕوونەیە. دوور نییە ترەمپی ژەمانی پێ خۆش بێ، بۆ لەبەر ئەوەی ئەگەر بێت و بەکراوی هێشتێ و ئەو شتەی نەکرد بڵێ ئەوە من احترامی هەموو خەڵکە و لەگەڵیشە دانوستانەکان زۆر باشی بەڕێوە ئەچێ.
و لەوانە بەشێکیش بێ لە دانوستانەکە ئەم هەموو لێدوانانە بۆ لەبەر ئەوەی هەم ترەمپ بەسەربەرزی هەجوومەکەنەکە هەم ئێرانیش بەسەربەرزی بڵێ من تەسلیم نەبوو لەو ناوەڕاستە ئەگەریش ڕوو باکە ئەگەر بەلای منەوە پێشبینی من دوورە هەتا نزیک بینەوە ڕێژەکە کەمە بێتەوە لە کاتەکە ڕۆژ بە بەڕێکەوتن لێدان ڕۆیە بەڕێز دکتۆر کاروان حەمەد ساڵح نووسەر و چاودێری سیاسی سپاس ماندوومان کرد زۆر سپاس. بینەرانی خۆشەویست ڕۆماڵەکەمان درێژەیە بێ و لەسەر دوا پێشهاتەکانەوە و چەند کاتژمێرە کەمەی ماوە بۆ ئەو وادەیە کە لەلایەن دۆناڵد ترەمپی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لەسەر ئەم گەروەوە دروست بووە بەردەوامە بین. کەمێکی تر لەگەڵ هاوکارمان دکتۆر موئمین زەڵمی نووسەر و شارەزای کاروباری ئێران گفتوگۆکەمان و ڕۆماڵەکەمان بەردەوام دەبێت. بەردەوامین لەسەر گفتوگۆ و ڕووماڵەکەمان لەسەر دوا زانیاریەکان تەنها چەند کاتژمێرێکی کەمی ماوە لەسەر وادەیە کە دۆناڵد ترەمپ دیاری کردووە و تا ئەم ساتانە هەوڵی نێوەنگیری چڕوپڕ هەیە کە نەگاتە ئەوەی گورزی تند بۆشێندرێت. بەردەوام ئەمریکەکان هەڕەشەی ئەوە ئەکەن کە بەرەبەیانی ئەمڕۆ گەر ئێران نێتە ژێربار ئەوە زەربەیەکی کوشندە لە ئێرانە درێت وەکۆی کە هەمووتان بینیوتانە. کەمێک پێش ئێستاش لە تەنسی بڵاوی کردەوە کە بە سەرچاوێکی ئاگادار لە سوپای پاسداران ئەگەر بێت و وەکو خۆیان ئەیڵێن ئەگەر ترەمپ ئەم هەڵەیە بکات ئارامکۆ بە ئامانجەگرن. ئەگەر ئەو چاوی لەوە بێ گەروی هورمز کە کەمێک پێشستا لەسەر شاشەکە بوو بیکاتەوە نەک ناکرێتەوە بەڵکو نرخی بەرمیلێکنەوە ئەچێتە سەر و $200. گفتوگۆکەمان لەگەڵ دکتۆر موئمین زەڵمی نووسەر و شارەزای کاروباری ئێران بەردەوامە بێت. دکتۆر بەخێر بێت. ڕێک بە پرسیارێکی ئامانزدار دەست پێکەم. خەڵک بترسێ لە کاتژمێرەکانی بەرەبەیان یان ئومێدێک هەیە بۆ ئاگر بەست؟ بەڵێ وادەکە تا دەین نزیکترە بینەوە لێی چەند کاتژمێرە پێم وابێ 7 کاتژمێر کەم تریشی ماوە بۆ وادەی کە دانراوە دۆناڵد ترەمپ دیاری کردووە بۆ ئامانجگرتن و ئەوی کە خۆی ناوی ناوە هەڵوەشانی شارستانیەتی ئێرانی.
ئێمە دوو ڕێگە زیاترمان نییە ڕێگەیەکیان کە زۆر قەرباڵخە هەوڵی زۆری تایە چەند لایەنێکی جیاواز چەند وڵاتێکی جیاواز بە تێر و تەسەلی ئیشی تیاکەن وەکوترێ چرکە و کاتژمێر لەسەر خەتن لە ئیشەکان کە بریتێ لە ئاگربەست پاکستان داوای 45 ڕۆژ ئاگربەستەکە ئەمان ئەڵێ هەر جۆرێ بێ بە ئاماگربەست سەر بگرێ تورکیا ئەڵێت هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە کە بگەینە ڕێکەوتنێک بگەین ئاگربەستێک کەواتە بە شێوازە گشتیەکەی هەوڵەکان بۆ ئاگربەست زۆر گەرم و گوڕن ڕێگای ئاگربەست زۆر قەرەباڵخە دەواازەی ئاگربەست زۆر بە فراوانی کراوەتەوە بەڵام لەم لاوە ئەوی کەماوەتەوە ڕێگایەکی بچووکی تەسکەیە کە پێوتری ڕێگای بەردەوامی و شەڕ ڕێگای تێکشکاندن ڕێگای ماڵوێرانی ڕێگای وێرانکاری ئێران ڕێگای هەڵتەکاندنی شارستانەتی ئێرانی ڕێگای هەڵتەکاندنی سیستەمی کارەبا ژێرخانی وزە و هەموو شتانێک لە ئێرانە هەن لەم ڕێگایە وەکوتم ڕێگاکی تەسکە کە ئێمە کێمان هەیە دۆناڵد ترامپمان هەیە لەگەڵ نەتانیاهۆیە وەزارەتی جەنگی ئەمریکیمان هەیە بە هەموو ئامادەکاریەکانی خۆیەوە وەزارەتی جەنگی ئیسرائیلیمان هەیە بە هەموو ئامادەکاریەکانی خۆیانەوە لەم بینەیە تەنها یەک شە دەمێنێتەوە ئایا ئێران ئەڕواتە سەر کام قەناعەت وەکو عەرزم کردی هەوڵەکان زۆرن ئێران کێشەی لەگەڵ ئاگربەستان نییە بەڵام ئەوەی کە ئێستا تۆخیەکاتەوە تا چەند خولەکێک پێشدەسا تۆخیەکاتەوە ئەوەیە کە ئێمە ئاگربەستێکی درێژخایانمانەوێ ئاگربەستێکمانەوێت زەمانەتی دووبارەبوونەوەی شەڕ بکات شەڕ دووبارە نەبێتەوە ینی بە شێوازە گشتەکەی ئێران لەگەڵەوەی کە زۆر ترسی لە نیشتووە لەگەڵەوەی کە لە دۆخێکی زۆر خراپایە لەگەڵەوەی کە باوەڕی وایە ئەگەر ئەم وردە هەنگاوانی کە ئەمڕۆنران ئەم هێرشە وردانی ئەمڕۆ بۆ تێکشکاندنی پردەکان بۆ تێکشکاندنی پەنجاب بنکەی سەربازی و ئەمنی لە خارگ بۆ تێکشکاندنی کۆمەڵێک هێڵی شەمەندەفەر ئەگەر ئەمە درێژە بکێشێت و دۆناڵد ترامپ بێ ئەم دەرگایە زۆر گەورە بکاتەوە کەواتە کاریگەریەکە زۆر گەورەیە لە ترسەکە تێگەشتووە ئێران بەڵام ترسەکەی لەمەیە ئەوێ هەر جۆرێ بووە چەند کاتژمێرێکی تر نزیک بێتەوە تا ئەوەی بتوانێت کە ئاگربەستەکە بە درێژخایانی بهێڵێتەوە یان وەکو ئەرزم کردی هەوڵێک بۆ ئاراستەیە بێت کە هەردوو لە ئەیانەوێت تا دواساتەکان خۆیان بگرن هەردوو لا هەوڵی ئەوەدەن کە خۆیان بگرن بەڵام ئەرزم کردی ئەگەری ئاگربەست زۆر زیاترە بۆ مانایی کە دەرگای ئاگربەست زۆر کراوەتەوە بەڵام دوجار ئێمە ئەمەینەوە سەر دوو شت یەکەم بڕیاری ئێران بۆ قبولکردنی ئەم دۆخە کە تایەتی بۆ خۆتەسلیمکردن بەم هێرشانە و بەم هەڕەشانەی کە هەن و پێداگیری و سووربوونی دۆناڵد ترامپ لەسەر ئەمە دۆناڵد ترامپ فشارەکەی زۆر لەسەرە چ بە ئاگربەست و چ بە کۆتاهێنان بە شەڕەکان لە هەموو ناو ئەمریکایە ئەم ئێوارەیە بە دیاریکراوی ئەتوانم بڵێم سەر و نیوەی کۆنگرسمانەکان تا گەشتونتە ئاستی بەکارهێنانی دەستەواژەی زۆر تند بەرامبەر بە دۆناڵد ترامپ ناوهێنانی بە شێت ناوهێنانی بە کەمعەقڵ ناوهێنانی بە کۆنگرسمانەکان ئەمریکا خۆیان ئێستا خەریکی ینی بۆ سەری یەکسەکانیان کرد چەند کاتژمێرە پێشەسا زۆر بە درێژکراوی باسی لەماکەن ینی کۆمەڵێک کۆنگرسمانی بەناوبانگیان کە پۆستێکت کردبوو لە سوشال میدیا هەیە لە ساڵی 1990 کۆنگرسمانە باس لەوە کە دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا کەسێکی شێتە کۆمەڵێک کەساییتریان لە کۆنگرسمانەکان هەمان تێڕوانی ئەمە لە استراتیژی شەوە قسەیەکە ئەمە من بەلانەی سیاسی نیە بەدڵنیایی مامەڵێکی تەواو سیاسیە مامەڵێکی بین دموکراتەکان و کۆمارەکانە هەندێکیان باس لەوە کەن کە ئەم هەڕەشەیە جینۆسایدێکی زۆر گەورەیە و تەنانەت داوا لەوە ئەکەن کە دەستەی سەرۆکایەتی ئەمریکا ڕێگەن نەدەن دۆناڵد ترامپ لەسەر ئەمە بەردەوام بێت و هەوڵی لە کارخستنی دۆناڵد ترامپ بدەن بەڵام وەکو وتم ئەم قسانە زۆر کاریگەریان نییە چکە مەزانی سیستەمی سیاسی لە ئەمریکا چۆنە فۆرن پۆلیسی لە ئەمریکا چۆنە و دۆناڵد ترامپ دەسەڵاتی ڕەهای خۆی بەکارهێناوە و بەردەوامیشە بێ لە مینە بەڵام دوجار ئارزم کردی دەرگای ئاگربەست زۆر قەرەباڵخە بەڵام دەرگای شەڕ هێشتا شەرکەسێکی کەمیتی ئاماوە کە بریتی لە خودی دۆناڵد ترامپ وەزارەتی جەنگ نەتانیاهۆ لەگەڵ لەم بەرشە ئێران هەیە بۆیە ناتوانم بە دیاریکراوی بڵێم دۆخەکە بەرەو چاڕاستەی گەڕوە بەڵام تا ڕادێکی زۆر توانم بڵێم هەردوو ئاڕاستە زۆر بە تێبتەسەلیشە سەرماکەن بەتابێت هەوڵەکانی پاکستان زۆر چڕن داوای ئەوەی کردووە کە هەر جۆرە بۆ ئێران ڕازی بە 45 ڕۆژ ئاگربەست تا ئەوەی 45 ڕۆژەکە بتوانێت زۆر دەرگای تر بکاتەوە کە چاوەڕوان کراوە بڕاتە پێشەوە بەڵام لەولاشەوە کاریگەری رووسیا و چین لە ناو ئەنجومەنی ئاسایشە بە ڤیتۆکردنی بڕیارەکە بۆکردنەوەی دەرگای هەرموز ئەویش بە هەمان شێوە کاریگەری زۆریە بێت بێگومانەوە وەزیری دەرەوەی فەڕەنساش باسی لەوە کردو کە هیوادارین ترامپ ئەم کارە نەکات لە هێرشەکانی لە جێران جێبەجێ نەکات و پاپای ڤاتیکان باسی لەوە کردو هێرشکردنە سەر ژێرخانی مەدەنی پێشێلکردنی یاسەنێ و دەوڵەتیەکانە و زۆرینەی جەنگی ئێرانیش بە ناڕەواوە سف دەکات ڕەنگە مەش بۆ دکتۆر خەڵکی کوردستانە ترسێ خەڵکی کوردستان دەستی لەسەر دڵێتی قابلیەوەی خەڵک ترسێ بەڕاستی ئەمە نامانێ بەڵام واقع بخوێن ئێمە بیرمان نەچێ ئێستا شەڕێکی زۆر گەورە لە ناوچەکە ئێمەیە بە ئاسمانی ئێمەیە ینی هەموو چرکەیە کۆمەڵی فڕۆکە بە ئاسمانی کوردستانە ئەڕوا
کۆمەڵی درۆن بە ئاسمانی کوردستان ئاڕوا لەولا شە کۆمەڵێک موشک بە ئاسمانی کوردستان ئاڕوا دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی هەستیارە هیوادارم کە بە هیچ شێوەیەک نەبێتە هۆکاری ماڵوێرانی نەبێتە هۆکاری ئاگرباران بەسەر هەرێمی کوردستانە و بە دڵنیاییشەوە هەڵوێستی تاک بە تاکی هەرێمی کوردستان لەم شەڕەیە جێگەی بایەخە چ ڕۆژنامەنووسە بەڕێزەکان چ میدیاکان چ ڕۆشنبیرەکان چ شرۆڤەکارەکان و بە تەنیشتی شەوە سیاسەکانی ئێمە گرنگە بەردەوامی بە هاوسەنگی دۆخی هەرێمی کوردستان بدەن ئەم هاوسەنگیە تەنها چەکێک کە گەسە بەدەستمانەوەیە ئێمە ناتوانین لەم شەڕەیە ببینە بەلایەنێک ناتوان بەرگری لە خۆمان بکەین هیچ شتێکمان نییە بۆ بەرگریش گە لە بڕیاری هاوسەنگی ینی ئێستا هەرێمی کوردستان تەنها بە بڕیاری هاوسەنگی خۆی توانێ ئەو قوارەی کە هەمانە خەڵک لە ئەو ئارامی کە هەمانە بپارێزێت لە 39 ڕۆژی ڕابردوودا هەموو زۆرە گورزێکیان بینیوە مەسەلەن هەم ئێران لە لانی بەرامبەری داوە هەم ئەمریکا و ئیسرائیل لە ئێرانیان داوە مەسەلەن لە حاڵێکی وهدا خەڵگەڵێ هیچ نەماوە بیریان لەوە کردوتەڵەن ترسیان هەیە ئەو گورزە ئەوەی کە ئەڵێ شارستانیەتێک ئەسەرمەوە لەسەر نەخشە ترس بێ لە بەکارهێنانی بۆمبی ئەتۆمی پێت وایە شتێکی لە هاو ڕوو بدایەوە ئەگەرێکی ئێمە بیرمان نەچێت کاکزانە ئێستا ئەوانەی کە حکومی ئێرانەکەن ئەو کەسانن کە بۆ هەموو شتێک ئامادەن پزیشکیان لە ئەکسەکەی خۆیان تازترین تویتی ئەمەیەکە 14 ملیۆن ئێرانی ناوی خۆیان نووسی بۆ فیدایی بوون وانە ئەمە پێمانڵێ کە بڕیارەکە بۆ ئێران زۆر قورسە و ئێران هەموو ڕێگایەک ئەگرێتە بەر بۆ پارێزگاری لە خۆی ینی ڕەنگە پێشتر ئێمە باسەری قۆناغەکە بکەین پێشتر دووشت هەبوو ئێران لە شەڕ ڕابوو لە شەڕ 12 ڕۆژەیە جۆرجەکان توان بڵێن بە کۆی گشتی ئێران لە شەڕ ڕابوو لەم شەڕەیە ئێران لە بەرگریایە هەتا ئەمڕۆ ئەوەندە ڕۆژە 39 ڕۆژە ئێران لە بەرگریایە ئەمجا ئێران بەرەو خۆپارێزی ڕات خۆپارێزی بە تەواوەتی جیاوازە لە بەرگریەوەی کە تۆ نەیەڵی ئەو هێرشانەی کەکەن سەرەت کاریگەری زۆری هەیە بەڵام هێرشەکان هەن کاریگەریشان زۆرە ئێستا ئێرانەکان هەوڵی خۆپارێزیە دەن خۆپارێزیان چی یان توانەوەی ئێران یان هێشتنەوەی ئێران یان تەواوکردنی هەڵوەشاندنی کورە مراندنی هەموو ئەو سیستەمەی کە چەند ساڵ ئێران هەوڵی گەڵادا کە ئێمە تەنیا 7 ساڵی بە ناوی کۆماری ئیسلامی ئێرانەوە بینین ئێرانێکی قەدیممان هەیە لە سیستەمی پاشایەتیەوە با 100 ساڵ ئێران بخوێنینەوە لەم 100 ساڵەیە ئێران هەرگیز ڕوبەڕووی هەڕەشە و مەترسی وەکو ئێستا نەبووەتەوە هەرگیز ئێران ئەم حاڵەتە حساسەی ئەم چەند کاتژمێر حساسی ئێسای بەخۆیەوە نەبینیوە ئێران هەڕەشەی لەسەر خەڵک کردووە ئێران بۆتە هەڕەشە بۆ دەڕەشەی دی بۆ سەر خەڵکی تر بەڵام هەرگیز خۆشی لەو حاڵەیە نەبینیوە هەرگیز ئێرانی فارسەکان هەرگیز ئێرانی تاران هەرگیز ئێرانی پاشایەتیش تووشی ڕوبەڕوو بووی دۆخێکی وەکو ئێستای حساس نەبووتەوە کە ئەگەری زۆر زۆرە ببێتە ماڵوێرانێکی زۆر گەورە بۆ ئێرانەکان بۆیە عەرزم کرد ئێران هەوڵی خۆپارێزیە داد هەوڵە خۆپارێزیەکان ئەکرێت لە ئاگربەستەوە دەست پێ بکەین ئەکرێت لە بەکارهێنانی هەموو ئەو هێرشانەوە بکەین کە ئەگەری زۆر ڕوودات بۆ نمونە لە بەرامبەر تاریکردنی ئێرانە ئەوان هەڕەشەی تاریکردنی ڕۆژهەڵات ناوەڕاستەکەن لە بەرامبەر تەقاندنەوەی خارگا ئەوان هەڕەشەی تەقاندنەوەی ئارامکۆ و کۆمپانیەکانی ترەکەن لە بەرامبەر تەقاندنەوەی گەر و هورموزا ئەوان باس لە کردنەوەی دەواازەی گرتنی دەواازەی بابلمەندە بکەن لە خوارەوە کەواتە بە شوازە گشتەکەی ئێران خۆی حاضر کردەوە بە هەموو هەنگاوەکان بەڵام یەکەم هەنگاو کە ئێران خۆی حاضر کردووە بۆی ئاگربەستێکی درێژخایەنە بیرمان نەچێ ئێرانەکان ئێستا بە تەواوەتی ڕاستە دابەش بوون دوو بەرەی تەواو جیاوازمان هەیە لە ئێرانە ئێرانی سوپا و ئینقلاب ئێرانی دیبلۆماسیەت و دەوڵەت هەردووکیان ئێستا لەم دۆخەیە دۆخێکی بەم دۆخە حساسە هەستیارەیە هەردووکیان بەڕاستی ئەویان کە بە دوای ڕێگەی کابڕۆن کە ئێران بپارێزن پارێزگاری لە ئێران ئێستا بۆتە ئەولەویەتیان بۆتە وەڵێنەی بۆ هەر هەموو شتێکیان بۆیە بیر لەمە ئەکەنەوە کە ئێرانەکان بپارێزن وەکوتم بە ئاگربەست یان بە هەنگاوەکانی تر لە هەموو حاڵتەکان ئەتوانین دووشت بخوێنەوە بڵێ ئایا ئاگربەست سەرەگرێت چی ڕوەدات لە حاڵتی ئاگربەستە ئێران درێژە بە هێرش موشکیانی خۆی ئەدات بە تایبەت لە چواردەوری خۆیان لە لوبنان لە عێراق لە ئاگربەست ئەمشتان بەردەوام بن لەو لاشەوە بە دڵنیاییە و هێرشەکانی ئیسرائیل بەردەوام بن لەناو ئاگربەستیش بەڵام ڕەنگە دۆخەکە بەو شێوەی ئامانجگرتنی کەسایەتەکان بەردەوام بەڵام ئەم ئاگربەستە باسەکە لە چییە ئەم ئاگربەستە بۆیە تۆزە وردم کردەوە بریتێ لە پارێزگاری لە ئێران ئێران ئەمە ئەوێت ئەو قەناعەتی کولی هەیە کە ئاگربەستەکە ئەگەر ڕوش بدات زۆر کاتیە و زۆر فشۆڵە بەڵام دوجار پێویستی پێێتی چونکە ئەوەی کە ئەم هەڕەشە جدیەکەی دۆناڵد ترامپ بە مانایەکی جدی وەرگیراوە لە هەموو کەس ینی تەنانەت خەم خواردنی جدی
ئاگدارکردنەوەی جددی بانگەشە جددیەکان کە لە وڵاتانی ئەوروپا وەکو بەڕێز داماژ پێکرد فەڕەنسای خەڵکی ترە پاپا ئەوانی تریشن هەمویان بە جددی هەڕەشەکانیان وەرگرتووە و تەنانەت گەشتوتە ئاستێک کە ئەم هەڕەشەیە ئەم چەند کاتژمێرەی داهاتوو ئەگەری زۆر تەسعیدێکی تەواو زیاتریش لەگەڵ بکە چاوەڕێکرێت دۆناڵد ترامپ قسەی تریشی هەبێت لەم چەند کاتژمێرەیە پێشەوەش چاوەڕێکرێت قسەی تری هەبێت وە قسەکانیشی هەمویان بۆ باڕاستی توندکردنی دۆخەکە هاون هەردوو لە لەیەکتری تون دەکەن پێم وانە ساردیکاتەوە لەم دۆخە تا بەلانی کەمەوە تا 2 کاتژمێر پێشەوە دۆخە ئێستا 5 کاتژمێری ئێستا تقریبا 5 کاتژمێر سعاتەیە 11 12 1 2 3 5 کاتژمێر لەم 5 کاتژمێر ڕەنگە 3 کاتژمێریش ئەمە هەر هەڕەشە و دۆخەکە ببینین ئەکرێت لە 2 کاتژمێری کۆتاییە چاومان لەوە بێت کە ئەگەر چوزانم ئاسۆیەک هەبێ بۆ ئاگر بەست وەکو وتم ئەوش بەستراوەوە لەسەر ئەو هەوڵانەی کە هەن هەوڵەکانی پاکستان و تورکیا و عەمان هەوڵەکانی دەتەوەیەکگرتوەکان هەوڵەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا و هەوڵەکانی ناوخۆی ئەمریکاش بیرمانەچی هەموو ئەوانە کاریگەریان هەیە بە تەنیشتیەوە کە هەوڵی جددین و هەوڵی زۆر باشن و هەوڵی ئەوەن کە جۆرەکان متمانیان پێ بکرێت بێت لە چین و رووسیا قسێکی لە سەرەتای ڕووماڵەکە کە ئەمڕۆ دەستم پێکرد سامانمان وەرگرت پەیامنێری کورسات نیوز لە تاران وتی قسەیەکێ لای بەرپرسانی ئێرانی دکتۆر مۆمین باز لەوەکەن کە ئەڵێ ڕەنگە ئەمە خەڵەتاندنێکیش بێ بۆ ئەوەی چەند ڕۆژە باسیەکە بەتایبەت ئەمڕۆ تقریبان لە 30 بۆ 40 ئامانجی جۆراوجۆری خارج درراوە 50 بەڵێ لە 50 ئامانجی جۆراوجۆری خارج درراوە قسە لەسەر ئەوە هەیە ئەڵێ ئەمە بۆ هەڵخەڵەتانێک بێ و لە کاتی ئەعلانەکەیە بەرەبەیانە مەسەلەن دابەزینی هەوای لە خارج بکرێ ئەنی ئەمەش چاواشە بێ بۆی درێژدان بەشە لەو حاڵتەشا دۆخەکە بڕۆ خراپبوونە ڕوا هەتی سا درێژدانە بە مەترسەکان بە دڵنیاییەوە کاریگەریەکە زۆر خراپترە بێت ینی هێرشی ئاسمانی ئێران هێرشی ئاسمانی ئەمریکا بۆ سەر ژێرخانی ئابووری ئێران ژێرخانی وزەی ئێران ژێرخانی گواستنەوە هاتوچۆی ئێران کە بریتە لە شەمەندەفەر کە ئیسرائیل بە ئاشکرا ئاگاداری ئێرانەکانی کردوێتەوە ئەم چەند کاتژمێرە مەچن ناو شەمەندەفەرەکانەوە بە شەمەندەفەر گەشت مەکەن لە ڕێگەی دوورا بە پاسە گەورەکان هاتوچۆ مەکەن چونکە هەمویان بە ئامانجەگیرن ئەگەر وەگوتم ئەم هێرشانە ئەمریکا بەم ئاراستەیە دەستی پێ بکە هێشتا زۆر ئەهوەنترە لە دابەزینی ئۆپەراسیۆن بۆ ناو خارگ چونکە لە هەموو حاڵتەکانە خارگ بە ئاسانی دەسلیم ناکرێ و ئێران هەوڵی تەقانەوەی ئەدات ئێران وەکو زۆر جار قەناعەتمان پێێتی و زۆر جار باس لەوە کراوە ئێران ئامادەیە باشووری وڵاتەکە بکاتە قوربانی بۆ هێشتنەوەی خۆی باشوور وڵاتەکە بریتێ لە خارگ بریتێ لە بەندەر عەباس بریتێ لە گەروی هورموز ئامادەیە هەموو ئەمانە بکاتە قوربانی لە پێناو هێشتنەوەی ئێران کام ئێرانە چۆن ئێران ئەمێنێتەوە ئەوش بابەتێکی ترەکە پێم وانە گرفتێکی زۆر گەورەی بێت ئێستا ڕاهوڵ غاندی یەکێک لە ڕابەرانی ئۆپۆزیسیۆنی هیندی باسی لەوە کردو کە هەم لە پەرلەمانەوە هەم سەرۆکی ئۆپۆزیسیۆنی دەوڵەتی هیندە ئەڵێ هەر شێوازێک زمانی تهدیدکردن و کۆتایی پێهێنانی بابەتەکە حەق نیە جیهان قبوڵی بکە و بەکارهێنانی هەر جۆرە چەکێکی مەترسیداریش ئەمە پێویستە ئاگاداری بین و بەکارنێت لەژێر هەر بەرچوو ینی بەرەوە کارێک و هەر مبەرڕێک بێ ئەنی ئەمە تەفاسیلی ئەو ئێکسەیەتی کا کردوێتی و ینی بەڕاستی ئەمنی هەموو جیهانە ترسێ لەو بابەتە ئەنی ئەم کابرایە تەواو ینی هیچ خوێندنەوەیکی لەسەر ناکرێت کاک زاناخۆی دۆناڵد ترامپ درێژکراوەی کەسایەتیەکی ئەمریکیە گەلی ئەمریکا دەنگی پێداوە گەلی ئەمریکا دوو جارەی کاتە سەرۆکی وڵات ینی بیرمان نەچێ ئەوە خەڵکی تر نییە کە بە تەنیشتیەوە لە پڕێکا هات بێت و گریمان یەکەم کۆرسیشی بێت کە وەکو سەرۆکی ئەمریکا مامەڵاکات گەلی ئەمریکا دوو تەرمی تەواو دەنگیان بە دۆناڵد ترامپ داوە بە سەرۆکی وڵاتە کەواتە بە بەشێکی زۆر لە بڕیارەکانی ڕازی ینی من هەر لێرە ئەتوانم تا ڕادێکی زۆر ئەوە بڵێم گەلی ئەمریکا دژی ئێرانە بەڵێ گەلی ئەمریکا پێی وایە ئێران کێشەیەکی گەورەیە پێی وایە ئەو مێژووی کە ئێران لە ڕۆژهات ناوەڕاستە تۆماری کردووە لە 20 ساڵ ڕابردووە مێژوویەکی شەڕانگێزیە گەلی ئەمریکا پێی وایە کە ئێران پەرەی بە تیرۆر داوە گەلی ئەمریکا پێی وایە کە ئێران سەپۆرتی تیرۆری کردووە لە یەمەن لە لوبنان لە عێراق لە سووریا لە وڵاتانی ناوچەکە و گەلی ئەمریکا پێی وایە کە بەڵێ ئێران گەورەترین مەترسیە لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا ئەم قسەی ناتوانین بیشارینەوە بەڵام ئەوەی کە ئێستا ئەم ناکۆکیانی کە ئێستا لە ناو گەلی ئەمریکا دروست بوون ئەم دژوەستانە بەرامبەر بە بڕیارەکان دۆناڵد ترامپ دروست بوون دوو هۆکاری هەیە هۆکاری یەکەم ئەوان پێیان وایە کە هەرگیز ئەمریکا لە مێژووی دوورنزیکە
نەیویستووە ببێتە هەڕەشە بۆ سەر سڕینەوەی هیچ میلەتێک کامە دۆناڵد ترەمپ بەسایی کات ئەوان پێیان وایە ئەمریکا ئەو قۆناغی تێپەڕاندووە لە 45ەوە تا ئێستام قۆناغی تێپەڕاندووە لە 70 ساڵ 80 ساڵ ڕابردووە ئەم قۆناغی تێپەڕاندووە کە ببێتە هەڕەشە بۆ سەر سڕینەوەی وڵاتێک بە پێچەوانەوە بانگەشەکان بۆ گۆڕینی ئەفغانستان بانگەشەی ئازادی بوون بەڵێ بۆ عراق هەروە بانگەشەکان بۆ ڕزگارکردنی عراق لە ساڵ 2023 بانگەشەی ڕزگارکردنی عراق بوون وانە بۆیەش خەڵکی تری ژەهاد لەگەڵ یا هاوپەیمانی دروستە کردۆمانە بەڵام دۆناڵد ترەمپ لەمەیە ئێستا بە ئاشکرا تەنیا خۆیەتی بە ئاشکرا هەوڵی سڕینەوەی شارستانی ئێرانیە داد باسێکا ناشارێتەوە بە ئاشکرا ئەڵێ من کۆتایی بە ئێرانە هێنم کۆتایی بە هەر شتێک هێنم کە بەرژەوەندی ئێرانی تیا بێت ئەم قسانە جددین بۆیە ئێستا ناڕزایەتەکان بە ماڕاستای دروست بوون ئەگەنا وەکو عەرزم کردی گەلی ئەمریکی دۆناڵد ترەمپیان هەڵبژاردووە خۆیان دەنگیان پێداوە وانە بەڵێ دوو تێرمی لەسەر یەک دوو تێرمی بەدوایەکە با بڵین بینێکی هەبووە دوایەوە دیسان هاتۆتەوە ئەگەر قرار دۆناڵد ترەمپ 2007 خراپبوو بۆ هێناتانەوە ئەگەر قرارە باوەڕتان بە سیاسەتی دۆناڵد ترەمپ نییە لە 2007 و 2010 بۆ دیسان جارێکی تر ئەهێنەوەی کەنەوە بەسەر کۆماری دنیا کە کاریگەری ڕاستەخۆ لەسەر دنیا بەجێشتووە بۆیە لەم دوو ڕۆوە ئەتوانم بڵێم کە گەلی ئەمریکی کێشەیان لەگەڵ ئەمان نییە کە استراتیژێکی نیشتیمانی قوڵ هەیە لە پشتی هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران کە بە هەڕەشەی گەورەی بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا ئەزانێ بەڵام میکانیزمەکەی دۆناڵد ترەمپ بۆ مامەڵەکە لەگەڵ ئەم شتەیە بەڕاستی جێگەی ئەوەیە کە ئەوان پرسیاری لەسەرەکەن ئەوان پێیان وایە کە دۆناڵد ترەمپ نابێت بەتەنیا خۆی بڕیار بدات پێیەوە پێیان وایە ئەوان لە قوڵیەک تێگەن کە پێیان وایە دۆناڵد ترەمپ ئەمریکا بەرە و تاکهێشتنەوە بات دۆست بۆ خۆی نایڵێتەوە یعنی ئێستا یەکێک لە کۆنگرسمانەکانیان ئەم ێوارەیە بە ڕوونی نووسی بووی وەڵا هەر جۆکند بوو جۆکند کە باڵێن بەرپرسی پێشووی ناوەندی جەتیرۆری ئەمریکی بوو کە هەفتە پێشوو ئەڵە مەترسی لەسەر ئەمریکا مەترسی ئەمریکا هەیە بۆچی چکە ئەو پێی وایە ئەمریکا متمانەی نامێنێتتر لە دوای ئەم شەڕەوە لە دوای ئەم جێنۆسایدەوە کە ئەو پێی وایە جێنۆسایدە ئیتر ئەمریکا متمانەی نامێنێ ئیتر ئەمریکا ناتوانێت ببێتە دۆستی هیچ کەس دۆستایەتی ئەمریکا ناکات ئەم مەترسیانە لە ناو ئەمریکایە بەم شێوەیە لێگەدرێتەوە ڕۆیتەر زەڵێت تا ئێستا گۆڕینەوەی پێیام لە نێوان ئەمریکا و ئێران لە ڕێ وڵاتانی نێوەنجیرەوە بەردەوام ئەوەی ئێستاکە لەسەر شاشەی کورسات نیوزی ژەڕوە یعنی ئەم بابەتە تۆزێک ینی سەرسوڕهێنەرە ینی تۆ چەند سعاتێکت ما بهێشتا تۆ ینی پەیامی چیترەیە بۆ خاڵە ڕازی نیم ئەو خاڵە تعدیل کە ئەبێ ئەمانە بێت چی بیانی خۆی عەرزم کردی ینی ئەم سێ سەعاتەش تەزعید هەر بەردەوامە ڕەنگە بردومانیش هەندێک شت بەردەوامی شێ خۆ موشک هەر ئێران موشکی نردووە ئێران ڕاگەیان گورزێکی تری موشکی ئاراستەی ئیسرائیل کردووە شەڕ بەردەوامە ئێمە لە ناوەڕاستی شەڕای نیسا بەڵێ و تەسعیدیش بەردەوامە توندکردنەوەی دۆخەکەش بەردەوامە ئەوەی کە ئەمێنێتەوە ئەوەیە کە بەڵێ ئاگربەست هەر بەردەوام گفتوگوی لەسەر کرێت ئایا ئاگربەستەکە کرێت ببێتە دی و چ جۆرە ئاگربەستێکە بێت ئێرانەکان ینی کێشیان لەگەڵ ئاگربەستان نییە دووبارەی کەمەوە من ئێران ئامادەی ئاگربەستە کێشە لەگەڵ کاتی ئاگربەستەکەیە هەیە پێی وایە ئاگربەستێک بێ درێژخایان بێ پێی وایە ئاگربەستێک بێ زەمانەتی دووبار نەبوونەوەی شەڕ بکات پێی وایە ئاگربەستێک بێکە ئەم قسەکانی تر زۆر نامەنتقین و زۆر هینن کە پێیان وایە وەڵا قەرەبوومان بکاتەوە و نازانم چیمان بۆ بکاشتیوان نییە ئەمە لێ ئاڵاندن هەموو یاریکردێکڵە توێکڵ بۆ ئەوە لا ئەبرێ بەڵێ ئەسڵەکە ئەمەیە ئێران ئێستا پێویستی بە ئاگربەستە بەڵێ بەڵام ئەوێت زەمانەتێک وەرگێ لە رووسیا لە چین لە پاکستان ئەم قسەی بەڕوونی وتووە زەمانەتێکم ئەوێکە بمپارێزە لە شەڕێکی درێژخایەن ئەمانە ڕۆلیانە بێ بمپارێزە دووبار نەبوونەوەی شەڕ ئەتوانن کاریگەری لەسەر قەراری ترەمپ دروستکەن ڤلادیمیر پوتین کاریگەری هەیە هەیەی سەرۆکی چین کاریگەری هەیە سەرۆکۆزیرانی پاکستان دۆستی ئەمریکا ئێستا هەموویان جۆرەکان لە هەوڵی ئەمەدان کە ئەمە ڕابگەن و دوور نییە ئەم کات ژمێرە ئێمە پەیوەندی تەلەفۆنی نێوان ڤلادیمیر پوتین و لەگەڵ دۆناڵد ترەمپ جارتر ببینین و هەروەها سەرۆکی چین ڕەنگە ڕووشی دابێ سەرۆکی چین مەبەستمەوەی بڵاوکێتەوە سەرۆکی چین بە هەمان شێوە لەگەڵ دۆناڵد ترەمپ قسەی هەبێت چونکە ئێستا چین بۆ ئەمریکا زۆر گرنگە چین لەگەڵەوەی کە ڕکابەرێکی زۆر گرنگی اقتصادیە بەڵام دۆستێکی ڕێز لێگیراوی ئەمریکەکانە بۆ مانایی کە قورسایی چین ئەوەندە زۆرە کە ئەمریکا ناچارە دۆستایەتی لەگەڵ بکە ناچارە ڕێزی لێ بگرێت بەڵام دیسانی ژەڵێمەوە هەوڵەکانی چین ئێستا بۆ ڕاستیان کە ئاگربەستەکە هەبێت
ئەوان زۆر پێداگری لەسەرەوە ناکردی ئاگربەستەکە درێژخایەنە یا چۆنە چونکە دوجار بە دوای ڕێگەیەکی چارەسەرەوەن وەکو چۆن پاکستان لە 45 ڕۆژ ئەمان ئاسایی بەلایەوە کەم تریش بێت تورکیا پێی وایە کە ئاگربەستە با هەبێت ئەگەر زۆر کورتیش بێت بەڵام ئێران تا ئێستا نەتوانێت ژێرباری هیچ یەکێک لەم قسانەوە پێی وایە کە ئاگربەست دەبێت تۆز درێژخایەن بێت ئاگربەست دەبێت جۆرەکان زەمانەتی ئەو بکات کە شەڕەکە دووبار نەبێتەوە. باز لەوە کرێکە ئێستایەکی تر چێتە سەر شاشەی کورسات نیوز لە ترسی هێرشی ئێران سەرجەمۆڵە بازرگانیەکان لە وڵاتانی کەندا و دادەخرێن و هاتو چۆش پرد استراتیژیەکان ڕادەگیرێت. پێت وایە مەسەلە لە بەرامبەردا ئەگەر خوا نەخواستە ئەو بژاردەیە ڕوویدا کە دۆناڵد ترەمپ پەڵێ لەسەر نەخشەتان سڕینەوە ئێرانی شەڕی کۆتاییەکە بەڵێ ئێرانی کات ئێران شەڕی مانونەمانی خۆی کات بۆ سەر چی ئەبێت بەرژەوەندەکانی ئەمریکا بەرژەوەندەکانی ئەمریکا لە کەنداون ئەو مۆڵ و بازاڕە گەورانی کە لە کەنداوە هەن ئەبنە جێگەی مەترسی کۆمپانیا گەورەکانی نەوت لە ناوچەکە هی قەتەر هی سعودیە هی ئیمارات هی کویت هی سعودیە هەمویان بنە جێگەی مەترسی و هەڕەشەی جدیان لەسەر بێت بە تەنیشتیەوە ئەگەری وەشاندنی گورزی زۆر گەورە بۆ ئیسرائیل ئەبێت ئەو گورزە لە چی پێک دێت نازانین بەڵام ئێران شەڕی مانونەمانی خۆی کام شەو ئەگەر ڕووبدا بەڵێ ئەگەرەوە ڕوودات بەسیەوەکەم هەرزم کردی تەسعیدەکەەوە بابەتێکی ترە بەڵام ئەگەر دۆناڵد ترەمپ لە کاتژمێری هەشتی واشنتنە بڕیاری خۆی بدات بە ئاڕاستەی سڕینەوەی ئێرانەوەی کە ناویناوە ئێرانیش دەستی خۆی وەشێنێ دوجار دەستی خۆی وەشێنێ بەڵام شێوازی دەستوەشاندنەکەی بۆستاوتە سەرەوەی ئایا بەڕاستی تواناکی چەندە چونکە ئەو کاتەی تر لە بەرگری دەرەچێت توانای بەرگری کۆتایی پێدێت خۆپارێزیە خۆپارێزیش بەچی ئەکرێت بەوەی کە هەوڵی هێشتنەوەی خۆی بدات هەوڵی هێشتنەوەی خۆی لەیەک حاڵتا ئەدرێت جگە لە ئاگربەست ئەو ژەوەیە کە ببێتە هەڕەشەیەکی تەواو جددی وەکو چۆن ئێستا دۆناڵد ترەمپ هەڕەشەی جددیە ئێرانیش بێتە هەڕەشەی جددی بەڵام ئایا و کارتێک بەدەستەوە ماوەیان نای بە دڵنیانی گورزێکی موشەچە هیچێک لە وڵاتانی کەندا و لە ئێستادا لە پێناو بەرژەوەندەکانی خۆیان لە پێناو سەلامەتی خۆیان پاراستنی خۆیان لە ناو بابەتی دانووسانەکە هەن یان دانووسان ینی شارکردن بۆ ئاگربەستەکە تەنیا ئەو سەڵتەنی عەمانە عەمان بەڵێ باوەڕپێکراوی قەتەریش تا ڕادێک قەتەر وێڕای ئەو هەمووی قەتەریش هەر هەیە تقریباً هێرشەکانیشی لەسەر کەم بۆتەوە قەتەر تۆزە قوڵتر سەیری شتەکانەکە کاکزانە قەتەر پێی وایە کە ئەم شەڕە ڕۆژاتی ناوەڕاست بەرەو ئارامیکی زۆر گەورە ئابات وەزیر دەرەوەی قەتەر چەند جارێک ئەمەی دووبارە کردوێتەوە عەرزم کردی خەڵکێکی زۆر دژی ئێرانە کێشە لەمایان نییە وڵاتانی بەرژەوەندی خۆت وڵاتانی خەلیج وڵاتانی دەوروبەر وەکو چۆنس لە هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر دژی ئێرانە کێشەمان لەم ڕۆ نییە بەڵام کێشەکە ئەوەیە کە دوای ئێران چی ڕوەدات سەری بەرمیلەکە کە تۆ چی ڕوەدات وانە ئەم دۆخێکی متبووە تۆ ئێرانێ بتەقێنەرە بزانە چی ڕوەدا لە ئێرانە کێ خاوەندایەتی ئێران وەرەگرێتەوە ئەو پارچانەی ئێران چۆن مامەڵ لەگەڵ دەوروبەری خۆیان ناکەن لەولاوە ئەفغانستانە لەم لاوە پاکستانە لەولاترەوە ئازەربایجانە تورکایە عراقە وانە هەموو ئەم هەڕەشە گەورەیە بۆیە خەڵک بە وردی سەیریەکان لە پێش هەمومانەوە دەوحە هەستی بەم مەترسە گەورانە کردووە لە کاتێکا هەڕەشەی لەسەر بووە کە هێرشی لەسەر بووە کە درۆن باران کراوە کە لە شەڕی 12 ڕۆژەیە ئەخیر چرکەی شەڕەکە بە هێرش بۆ سەر ئەو کۆتایی هات ئەگە بیرت بێ لەبوو هێرشی کرد لەسەر بەس ئەو فترەیە کەمێک هێرشەکانی لەسەر کەم بۆتەوە ئەخر هێرشەکان بەگشتی لەسەر کەنداو کەم بوونەتەوە هێرشەکان بەگشتی سەر کەنداو کەم بوونەوە هۆکارەکەشی کۆمەڵەشتا یەکەم متمانەی چینە ستا ڕادێک لە متمانەکانایە دووەم پاکستان وەکو چەترێک بۆ وڵاتانی ئیسلامی سەیرەکرێ ئێستا ینی هەوڵەکانی پاکستان لەگەڵ ئێرانەکە وەرگیرایەوە هێشتا ڕکابەر یەکترن بەڵام بە شێوازە گشتەکەی پاکستان ئێستا مەقبولترە لای ئەم وڵاتان لە تورکیا جگە لە قەتەر کە پەیوەندێکی قوڵتری لەگەڵ تورکیا هەیە ئیمارات و کویت و بەحرین و وڵاتانی تر لەگەڵ پاکستانە پەیوەندیان باشترە تا سعودیش لەگەڵ پاکستانە پەیوەندیان باشتر تا لەگەڵ تورکیا بۆیە لە هەموو حاڵتەکانە هەوڵەکان زۆرن باوەڕاستەیە هەوڵی تورکیاشی تایە هەوڵی چین هەوڵی تورکیا هەوڵی پاکستان و هەوڵی عەمان بە ئاڕاستەی ئەوەی کە ئێران هێرشەکانی بۆ سەر وڵاتانی کەنداو کەم کاتەوە و تا ڕادێکیش تریش کەمی کردەوە ینی بۆ نمونە پاکستان کۆمەڵگەیەکی زۆر فراوانی شیعی هەیە بەڵێ و بەحرینی شەکل وڵاتانی کە شیعەیە بۆ نمونە بەڵامیش بێبەش نەبوو بەڵێ بەڵام بۆ ستاندنی هێرشەکان مەبەستمە
پاکستان هەوڵی خۆیدا لەو ڕۆوە. دکتۆر عراقچی مەسەلا عراق ئەترسێ ئایا عراق لەو بابەتە مەسەلەن کەمتر موشەی بەرکەوتووە مەسەلەن لایەن ئەوەی هەبێ هەرێمی کوردستان بووە زیاتر بەڵام لەلایەن حەشدی شعبیە و مەسەلەن لایەن ئیسرائیل و ئەمریکا و حەشدی شعبی بۆ وەرتمان کراوە عراقیەکان ئەبێ لە چی بترسن مەسەلەن عراقیەکان ئەگەر قرار بێت دۆناڵد ترامپ بە دەستەواژەی دموکراتەکانی ئەمریکا شێت بوو بێ عراقیەکان دووجار شێت بوون هەر بەڕاستی بەڵێ یعنی ناکرێت لەم دۆخە خراپەیە ئەوان هەڕەشە بن بۆ سەرگەلی خۆیان ئەوان بێن لە هەولێر و سلێمانی خەڵک بکوژن لە شیرین خەوا لە هەولێرە خانەوادەکان بێناز بکەن منداڵەکان بێناز بکەن ئەمە شێتیە حەشدی شعبی گرتوێتێ بەر ئەم جۆرە مامەڵەکردنیان عراق بەرەو ئاگرە بات ئێمە لەمە تێگەین ینی توندکردنی ئەم دۆخە لەکوێوەیە بەڵام دوجار عراق ئەبێ خۆی بێت خۆبوونی بە چیەکرێت بەوەی کە واز لەم هەڕەشە ناوخۆیانە بێنێ لە جاتی ئەوە بە دوای استراتیژێکی قوڵترا بڕوا با عراق ببێتە جێگرەوەی ئێران بۆ داهاتوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاکزانە کێ دەستی عراقیانی گرتووە لەمەیە کێ دەستی عراقی گرتووە کە ڕۆژگارێک بریتی بوو لە نێوەندگیرێکی جدی لە بینی واشنگتن و تارانە ئێستا خۆی پریشکی ئاگری شەڕ بە دەوری خۆیان هەڵدات و یاری بە ئاگرەکات هەوڵەکانی عراق بۆ هەر جۆرە فراوانکردنێکی شەڕ و بوونە بەرەیەک لە شەڕەکە بە ئاڕاستەی پشتیوانی لە ئێران هەوڵی مەترسیدارن و عراق بەرەو دۆخێکی زۆر خراپترە بن کە هیچی کەمتر نیە لە دۆخی ئێران بەڵێ هەواڵێکی بەپەلە هەیە سەرۆکۆزیرانی پاکستان کەمێک پێشستا چەند قسێک لەوە بڵاو کرایەوە لە مێدیا جیهانیەکان بڵێ باز لەوەکە کە داوای لە دۆناڵد ترامپ کردووە کە 2 هەفتەی تر مۆڵەت بداتە کۆماری ئیسلامی ئێران و بۆ ئەوەی بتواندرێت لێک تێگەیشتنی باشتر دروست ببێت لەو نێوەندەدا و داواشی لە ئێران کردووە بۆ ماوەی ئەو 2 هەفتەیە گەری هورمز بە تەواوەتی بکاتەوە بۆی نێتپاچێک پیشان بدات لە بەرامبەر ئەو بابەتەداوە سەرۆکۆزیرانی پاکستان نەیشاردۆتەوە کە بۆ ئاگربەست هەوڵەکان بە شێوێکی زۆر بەرچاو پێشکەوتون هەموو ئەوەی کە چاویان لەسەر 5 کاتژمێری داهاتویان کەمتر لە 5 کاتژمێری داهاتوە سەرۆکۆزیرانی پاکستان کەمێک پێش ئێستا ڕایگەیان کە داوای لە دۆناڵد ترامپ کردووە 2 هەفتە مۆڵەت بدات بۆ ئاگربەستەوە داوای لە ئێرانیەکانیش کردووە کە گەروی هورمز بە تەواوەتی بکرێنەوە و نەیشاردۆتەوە کە هەوڵەکانی ئاگربەست بە شێوەیەکی بەرچاو پێشوەچوونیان بە خۆیانەوە بینیوە بە هیوای ئەوەین کە ئەمە بگاتە دەرەنجامێکی باش و ئەو چەند کاتژمێرەی هەیە خەڵک دەستی لەسەر دڵی نەبێت دڵە کوتێ نەکات بڵێ مەترسی هەیە یان بۆمبی ئەتۆمی ئەمانە ڕەنگە لە بژاردەکانە نین بە هیچ شێوەیەک تەنها ئەوەی هەیە هەرە و گورزانەیە کە ئەبینین یان گۆڕینی بە جۆرێکی تری تاکتیکی جەنگەکەیە تەنها ئەوەیە خۆپارێزیەکە بێ ئەو قسانەی سەرۆکۆزیرانی پاکستان هەڵسەنگاندنی بەڕێز دکتۆر مومین چیە بووی هەرتۆزە پێش ساعزم کردی وتم لە هەوڵدان ئەم پەیوەندیت تەلەفۆنیی سەرۆکۆزیرانی پاکستان سەرۆکی چین و سەڵتەنەی عەمان هەمویان لەو چوارچێوەیان کە بە دوای ئاگربەستەوەن و لە هەڕەشەی جدی تێگەشتونەوەن و پێیان وایە کە ئەبێت ئاوێک بەم ئاگریا بکرێ بەڵێ و هاندانی ئێران بۆ ڕازیبوون بە ئاگربەست بۆ کردنەوەی گەروی هورمز ئێران دەستی بردووە بۆ قوڕقڕاگەی ئابووری دنیا 120 ئابووری دنیا لەوێ هاتچۆکە دۆناڵد ترامپیش لەم جدیەتە تێگەشت سەرەتا ینی لە شەڕی 12 ڕۆژەوە کە ئێران هەمیشە وەکو کارتێک سەری گەروی هورمزیە کرد زۆر جار باسی ئەوە کرا کە گەروی هورمز ئەو کاریگەری نابێت گەروی هورمز زۆر ئەوە نییە بەڵام دەرکەوت کە لە 37 ڕۆژی ڕابردووە لە 38 ڕۆژی ڕابردووە کە گەروەکە بە تەواوەتی داخرا بوو بە هەڕەشێکی جدی بۆ سەر ئابووری جیهانی و ئەم پەیامە گەشتە دۆناڵد ترامپ چەند جارێک ڕەتی کردەوە گەروی هورمز گرنگ نییە بۆ ئێمە نەوتمان هەیە خۆمان ئەوە ناکەین بەڵام دوجار ئەو نەبوو بڕیاریدا لەسەرەوەی کە کاریگەری گەروی هورمز چەندە ئەوە شەقامەکە بوو ئەوە بازار بوو بازاری نەوت بازاری سوتەمەنی بازاری پیتاک بازاری پێداویستی ئەوروپا هەموویان گەشتنە ڕاستیەک بڵێ گەروی هورمز ئێستا لە دۆخێکی زۆر مەترسیدارایە و داخستنەکەشی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر
ژیانی تاک بە تاکی کۆمەڵگە جیهانەکان هەیە ئەم پەیامە گەشت ینی ئێران هەموو هەوڵەکەی بۆ ئەمە بوو گواستنەوەی قۆناغی شەڕەکە لە شەڕێکی سەربازی و ئەوەوە بۆ بەرگریەکی ئەوە بەڵام بەتەنیشت شێوە هێرشەکی اقتصادی و تا ڕادێکی زۆرم هێرشە اقتصادەکانی سەرکەوتوو بوو بەوەی کە نرخی نەوت زۆر بەرز بوویەوە بەوەی کە کاریگەری سەر بازاڕە جیهانەکان بەدەهێشت ئەمە بۆ ئەمریکا جیاوازە کاکزانە لە ناو ئەمریکایە دۆناڵد ترەمپ لەمە سوودمەندە دەوروبەرەکەشی سوودمەندن لە بەرزبوونی نرخی نەوت مامەڵەی زۆر باشەکەن پێوەی ئەڵێ باشم کرد کۆمەڵی نەوتم کڕی لەو ڕۆوە هیچ کێشەیەکان نییە بەڵام ئەوە گەلی ئەمریکایە ئەوە گەلی ئەوروپایە ئەوە ڕۆژ ئاوایە کە دەرکی بەڕاستیکە کردووە کە داخستنی گەروی هورمۆز کاریگەری سەر ژیانی تاک بە تاکیوان بەجێهێشتووە ئەگەر چی خەڵک دەستی سر دڵیەتی لە ترسی ئەوەی کە ئایا چ ڕوەدا دکتۆر مۆمین بەڵام ئاگربەست تا چەند دۆخی ئێمە دۆخی هەرێمی کوردستان عراق تا ڕادێکی باش ئارامەکاتەوە ئاگربەست بۆ ئێمە بە دڵنیاییەوە سوودی باشیە بێت بەو مانایی کە ترسە گەورەکەمان لە دابشبوونی ئێران لە پارچەبوونی ئێران لە وێرانکاری ئێران لە فراوانبوونی جەنگەکە چکە کاکزان ئەم جەنگە کۆمەڵ لێکەوتەی جیاوازیە بێت لە حاڵەتی هێرشەکانی دۆناڵد ترەمپە ئەگەری ئاوارەبوونی ملیۆنان کەس هەیە ڕوو لە کوێەکەن ڕۆ تورکیاکەن ڕوو لە کوردستان و عێراقەکەن ڕوو لە ئەفغانستان و پاکستانەکەن بەرە وڵاتانی ئەوروپاژەگە بتوان ڕێگەی خۆیان بدۆزنەوە ئاوارەبوونی ملیۆنان کەس لەم دۆخەیە زۆر قورسە و قەیرانی گەورە دروستەکات ینی هەتۆ سەرنج بدات چاو داخە سبەینێ چاو بکەرەوە 500,000 ئێرانی لە سلێمانیا بن 500,000 ئێرانی لە هەولێرا بن 500,000 ئێرانی لە هەڵەبجە و لە دۆهۆکا بن وانە ئەم واقعە دێتە ڕەوێژ ڕەنگە لە ئەگەر ئەو گورزەش جێبەجێ بێ لە سبەینەوە دەست پێ ئەمە یەک ڕەنگەوە ڕووبدا بەڵێ دوو داخستنی دەواازە بازرگانەکان لە حاڵتی شەڕە تۆ شەڕ ئەگاتە ئاستێکی زۆر تند دەواازە بازرگانەکان بەشێکی زۆر دەواازە بازرگانەکانی ئێمە لەگەڵ ئێرانان بەستمە هەرێمی کوردستانە عراق تورکیا ئازەربایجان پاکستان و ئەفغانستان ئەو وڵاتانی دەوروبەری سووریا هەموویان لەگەڵ ئێرانە مامەڵەیان هەیە داخستنی دەواازە بازرگانەکان کاریگەر ڕاستەخۆی لەسەر بازاڕی ئەم ناوچانە بێت خاڵی سێم دروستبوونی نائەمنی چییە لە ناو ئێرانە هەر گروپێک هەڵسەتەوە بۆ خۆی بێتە شتێک وەکو چۆن عراقی 2003 تەنیا هەڕەشە نەبوو بۆ سەر خۆی بەڵێ بوو بە هەڕەشە بۆ سەر سعودیە بوو بە هەڕەشە بۆ سەر ئوردون بوو بە هەڕەشە بۆ سەر سووریا بوو بە هەڕەشە بۆ سەر تورکیا بۆ ناوچەکە هەموو ئێران ئەوە ئێران بەخۆی زۆر حەلی خۆی کرد وانە هەموو ئەم دۆخە جارێک تر دووبارە بێتەوە کاکە خۆ عراق شەڕی تا ڕوویدا لە 2003 هەتا ئێستا سووریا ئیسلاحاتی نەکردووە وانە بەڵێ ئاگرەکە لێەوە پەرچوو بڵاو بوویەوە لە شانە دروستەکانی قاعدە و لە خەڵکی تریشەوە کە دروست بوون و دواتر تا نتیجەی گەشتە سەر داعش و ئەو دۆخی کە لە هینەکە هاتەوارەوە بۆیە ئەم لێکەوتانەی شەڕ ئەم لێکەوتانەی وێرانکاری لە بەردەم ناوچەکەیان و ناوچەکە ئەم شتانەی ڕوبەڕوە بێتەوە بۆیەش بوونی ئاگربەست ئارزم کردی ینی ڕوونەدانی ئەم لێکەوتانە کەواتە لە کۆی گشتیا کورد هەرێمی کوردستان عێراق وڵاتانی دەوروبەری ناوچەکەش سوودمەندە بن لە ئاگربەست بەڵام مەرجیش نییە کە ئەم ئاگربەستەوە کە ئارزم کردی ئاگربەستێکی تون و تۆڵ بێت بە پێچەوانەوە ئاگربەستێکی فشۆڵە و تا ڕادێکی زۆر کاریگەریە بێت لەسەر وردە هێرشەکان هەر بەردەوامە بن بەڵام لانی کەم ئێمە لەو مەترسیانە دەرباز بین لەو دێت لایەنانەی کە دۆناڵد ترەمپ پاکسازی بەردەوامە بێ ئەوەی کە پێی ئەوترێت تۆڵەسەندنەوە بەردەوامە بێت زۆر لایەنتریش هەن گروپی بچووک هەن کە شتێکی قوڵتر لە دڵیانە هەیە هەڵی ڕێژن کاتی ئەوەش هاتووە ینی بۆ نمونە گروپ هەیە لە عێراقا چەند ساڵ لە کوردستان بێتاقەتە ئەو ڕەشانەی خۆی هەڵە ڕێژێ لە تورکیا بێتاقەتە لەولا بێتاقەتە ئەم شتانش دروستە بن ئەمانش ڕۆدان کوێتی مەسەلەن بەڕێز دکتۆر مۆمین کەمێک پێش ئێستا مەسەلەن ئاژانسەکانی ئێران بڵاویان کردوێتەوە کە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان چوونەتە بەردەم قوسڵخانەی کوێت لە بەسڕە ئەوەی ئێستایی لەسەر شاشەی کورسات نوێژێڵی هێزانیەکان بڵاویان بە خۆپشاندەران کردووە لە بەردەم قوسڵخانەی کوێتەوە ئەڵێن کوێت بۆ بە سەرچاوەیەکی گرنگ بۆ ئەمریکا بۆ مەترسی دروست کوێیتێکی لە وڵاتانی کە زۆرترین کاریگەری لەسەر شەڕەکە لەسەر ئەوە بێت ینی لەلایەکەوە ئەگەر شەڕەکە بگاتە ئاستێک داگیرکردنی کوێیت بێتە ئەولەوێت بۆ هێزە شیعەکان بۆ هێزەکانی حەشدی شعبیدا ئامادەکاریشان بۆ ئەمە یعنی ڕێک بەڕاستی ئەو قسەی ڕاستە ئەگەر بێت و بۆ شوێ بەردەوام بێ ناوچەکە بێ بە پارچەیەک لە ئاگر بەدڵنیاییەوە عەرزم کردی قەتەر
زۆر زووتر پێشەمە هەستی بەمە کرد کە ئەو نائارامی ڕووی لە ڕژات ناوەڕاستەکە نائارامێکی بێوێنەیە لە ڕابردووە بوونی نەبووە ئەزمونمان نەکردووە وە کاریگەی ڕاستەوخۆشی لەسەر تاک بە تاکی ژیانی کۆمەڵگەی ڕۆژهات ناوەڕاست دەبێت بەڵێ حەزی شعبیە بێتە هەڕەشەی جدی بۆ سەر کوێیت سووریا ڕەنگە بێتە هەڕەشەی جدی بۆ سەر پارچەیەکی عێراق هەموو ئەم شتانە لە بەردەمانان کە عێراق بچووکە بێتەوە توانای بەرگریکردن خۆی نامێنێ ئەو کاتە ئەمێنێتەوە سەرەوەی کە ئایا بەڕاستی ئەمە چیمان پێکرێت بۆ پارێزگای لە هەرێمی کوردستان کە من دووبارە یەکەمەوە هەڵوێستی هەرێمی کوردستان ئێستا هەڵوێستێکی زۆر باشە تا ئێستا هەڵوێستێکی هاوسەنگە درێژەدان بەم هەڵوێستا هاوسەنگیە زامنی پارێزگاری لە هەرێمی کوردستان هەر ئێستا سەرچاوەکانی خەبەرگوزاری فارسە ئەڵێ هینی قەتەڕم نەچاو برد ئەڵێ ئێستا لە قەتەڕ لە شارەکەی نەنووسیوە لە چەند جوان لە چەندین تەقینەوە بووە و باز لەوە کرێت چەند سەرچاوی کەناڵە عەرەبیەکانیش باسییان لەوە کردووە موشک و درۆنەکان تا ئێستا گەیشتونەتە ئاسمانی ئیمارات و لە چەند شوێنێک ئەرزم کردی وتم ئەم سێ سەعاتە ئێران هەموو تەسعیدێکی خۆی ئەکات بۆ بەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا بەرژەوەندەکانی ئەمریکا لەکوێن خۆ ئێران دەستی ناگاتە واشنگتن لەم دەور و بەرن ئەم سێ سەعاتە سێ سەعاتێکی زۆر تون دەبێت ئێران ئەمە سروشتێتی لە شەڕی هەشت ساڵی عێراق و ئێرانە هەشت ساڵ کۆمەڵگەی وڵاتی دژی ئێران شەڕی کرد ئێران لە ساڵی شەشەمە بی لاگر بەست کردەوە ئێران بۆ خۆ تەسلیمکردن زۆر خۆگرە زۆر جیڕە و چوێتە سەر ئەو سیاسەتەی کە پێی وایە تەسلیمبوون بە یەک خاڵ نیشان تەسلیمبوونە بە خاڵی چوارەمیش خەڵکی زۆریشان هێناوەتە سەر شەقامەکان وەکو پارێزگاری لە شوێنێکی ئەمنی بەڵێ دکتۆر ڕۆیان دروست کردووە لەسەر لە حاڵەتێکی وهادا هەرێمی کوردستان یان وەکو جەنابەت چەندجار باس لەوە کرد کە هەرێمی کوردستان تا ئێستا زۆر بێلایەنانە خۆی گرتووە خۆی هێناوە ڕای ژمارە قوربانیشمان زۆر زۆرە هەرێمی کوردستان هەنگاوەکانی داهاتوو ئەو چەند کاژمێرە دەبێت چی بکەن درێژەدان بەم هاوسەنگە زۆر گرنگە میدیا بێ زۆر هاوکار بێت میدیای هەرێمی کوردستان توانێت زۆر هاوکار بێت لەمڕۆوە چونکە ئەو میدیایە پەیامەنێتە دەرەوە ئەو ڕۆژنبیرەکانی کوردستانن کە ئەتوانن وەرەگیری ئەنساتە کرد حتمما بەدڵنیاییەوە ڕستێکی زۆر باش لەسەر میدیا چ لەلایەن وڵاتانی باڵێن دەستگاکانی نزیک لە ئیسرائیل و ئەمریکاوە چ لە دەستگاکانی نزیک لە ئێرانەوە لەسەر دۆستەکانیان خۆیان بەرژەوەندەکانیان بەڵێ ڕستێکی زۆر باشی میدیا ئاکرێت هەرێمی کوردستان کاکزانە هەمیشە هەر فڕۆکێک هاتبێتە سەر ئاسمان هەرێمی کوردستان هەرێمی کوردستانی بردومان کردووە تەنیا یەکەم جارە ئەم حاڵتە ڕوەدات فڕۆکە دێتە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ڕەتەکە لە شوێنی درەبێتە ڕەشە ئەمە دیبلۆماسیەت ئەمەی کردووە ئێمە جگە لە کەناڵ دیبلۆماسی شتێکی ترمان نەبووە کاتێک کە نەبوونەتە سەری ڕم بۆ سەر هیچ شەڕێک بە تایبەت لەم شەڕی ئەم جارەیە لە شەڕ 12 ڕۆژەوە ئەم جارەشە کە نەبوونەتە سەری ڕمەکە نیشانەیەوەی کە دیبلۆماسیەکی سەرکەوتوو هەبووە دیبلۆماسیەتی سەرکەوتووە وای کردووە عەرزم کردی فڕۆکە بەسەر هەرێمی کوردستانە ئەڕوات هیچی لێبەر نابێتەوە ئەڕواتە ئەو دی هەرێمی کوردستان ئەیخاتە خوارەوە لە مێژووە ئەمەمان نییە هەر کاتێک فڕۆکات بێت سەر هەرێمی کوردستان ئیلا تاڵمان هەیە لەو وانە قوربانیمان هەیە جینۆسایدمان هەیە کیمیابارانی هەڵەبجەمان هەیە ئەنفالمان هەیە و کورد بە تەواوەتی هەمیشە قوربانی بووە ئێستا کە لەخوا بە زیاد بێت ئەم جارە ئەم شەڕانە کە دەوروبەرمان ڕوو ئەدەن و تا ئێستا کەمترین قوربانیمان هەبووە نیشانەی سەرکەوتنی کەناڵ دیبلۆماسی کوردستانە بۆیە گرنگیدان بە کەناڵ دیبلۆماسیەکە ڕنگدانەوەی کەناڵ دیبلۆماسیەکە لە میدیای کوردیا لە ڕای ڕۆشنبیرانی کوردستانە لە هەنگاوی ڕۆشنبیری کوردستانە لە ناردنی پەیامی کوردستان بۆ دەرەوە هەمووی کاریگەری زۆر باشیە بێت پێت وایە بەڕێز دکتۆر مەسەلەن ئێران تا ڕادێک لە کاژمێری ئەخیرە لەسەر ئەو داوای سەرۆکوەزیرانی پاکستانیان پاکستان دەرگای بکاتەوە مەسەلەن گەری هورمز تا ڕادێک دەستی لە شلکە عەرزم کە پێشتر کێشەی نەبوو لە دو ساعتی کۆتایی زۆر شتێک لایە بێتەوە بەهێزترین حاڵەت ئەوەیە کە ئێران ڕازی بێت بەهێزترین حاڵەتی ئێران ڕازی بێت بە ئاگربەست ئەنی خۆی ئەوەی ناوێت ترسی هەیە لە دۆخەکە متمانەی بە ئاگربەست نییە کاکزانە یعنی من لە یەکەم ڕۆژی شەڕەکە و لێرە وتم هەتا ئێستا ئێران متمانەی بە ئاگربەست نییە ئێران ئەڵێ من لە ناوەڕاستی دانوستانە هێرشم کرایە سەر بەڵێ بەردەوام ئەو پەرپرسانە و قسەیەکە هەر بۆم جار ڕاست بخۆ بوو لەو جارەکەی تریش ئێوارەکەی کۆبوونەوە هەبوو لە سەڵتەنەی عەمان
بەیانەکەی هەفتەی پێش ئەوە کرد لە جنێف کەس چاوەڕێی شەڕی ناکرد و 28 مانگ یەکەم فڕۆکە چوویە ئێران و هێرشی خۆی کرد و ماڵی بەیتی ڕابەری بردومان کرد و ئێرانی بەسەرۆک خست ئەو واقعەمان بینی ئێرانەکان ئەمەیان لەبەر چاو بۆی متمانیان بە ئاگربەست نییە متمانیان بە دانوستان نییە بەڵام دوجاریش هیچ شتێکی تریان نییە بیکەن بێژگە لە ئاگربەست عەرزم کردی یان ئاگربەست یان تەسعیدی ئەو پەڕکە ئێران دوجار هەر زەرمەندەتیایە گریمان ئێران بوو بە هەڕەشەیەکی جدی بۆ سەر ئیسرائیل ئەوەی کە بەڕێز باست کرد بەڵێ ینی لە هەموو حاڵتەکانە بە وای دابنین ئێران توانی گورزی کۆتایی خۆی بۆشێنە هەرچی ئەوشێ نازانین بەڵام گریمان گورزی کۆتایی خۆی وەشاند و ئیسرائیلی وێران کرد ئێران کۆتایی دێت ئەو کاتە بە پێچەوانەوە دژمنەکانی زۆر زیاترە بن چونکە ئیسرائیل تەنیا نقطەیەکی جوگرافی نییە لە شوێنێک ئاوەستا بێ ئیسرائیل بەرژەوەندیە بەرژەوەندی ئەوروپای تایە بەرژەوەندی ڕۆژاوای تایە بەرژەوەندی وڵاتانی کەنداوی تایە خەڵکی تریشی تایە بۆ ئێران قاچگیربوون لەو شەڕە زۆر قورسە ئێران نابێ قاچی لە شەڕەکە گیر بێت خۆی زانێ ئەمە ینی نابێ بڕاتە شوێنێک دەتوانێت بگەڕێتەوە ئێران ئێستا مەجای گەڕانەوە هەیە بڵێ ئێستا بۆ هەردوو لا مەجای گەڕانەوە هەیە سیناتۆرەکان کۆنگرێسمانەکانی ئەمریکا ئەم قسەیان بەڕوونی کردووە هێشتا کات ماوە بۆی کە دۆناڵد ترەمپ پەشیمان بکەێتەوە لە هێرشە گەورەی کە باسێکا وێران کاریە بۆ ئێران ژەم قسەی دروستە ئێران هێشتا کاتی بەرسەوە ماوە بۆی کە خۆی بپارێزێت لە تیاچوون و لە ناوچوون بەڵام منطقی بیرکردنەوە لە ئاگربەست وەکو عەرزم کردی ئەمەیە توندبوون تا ڕازیبوون بە کەمترین زەرەر بەڵام ئیتر هێرشەکە ئێرانەکانیش باس لێ تێگەشتوون هێرشەکە زۆر جددیە هەڕەشەکە هی ترەمپ هەڕەشەکەی دۆناڵد ترەمپ زۆر جددیە تاکەر کارلسۆن ڕۆژنامەنووسێکی ئەمریکیە بەناوبانگەڵێ میدیاکانی ئەمریکا دەستیان کردو بە بانگەشەیەک بۆی فشار بکرێت سەرکردە سەربازەکان و کەسەنجەکانی ترەمپ بۆی دەست لە کار بچێشنەوە یان کۆدەکانی چەکە ئەتۆمی جانتا ئەتۆمیەکەی لێ بسێنرێتەوە و فەرمانەکانی ترەمپ ڕەت بکەنەوە هەندێک لە میدیا ئەمریکی ئەویان بڵاو کردێتەوە بەڵام ئەم قسەی بەس بەکارهێنانی جانتا ئەتۆمیەکە و کۆدەکانی و نازان پەنجەبنان و ئەوانە ئەڵێمە لە چوارچێوەی تەسعیدەکەدا بەرزبوون ئۆکاسیۆ کۆرتێز ئەمان دامی کۆنگرێسی ئەمریکیە ئەڵێ بۆ ئەوە نییە ئەمەی کە دۆناڵد ترەمپ بەیکا هەڕەشەی جینۆسایدە ئەم کۆنگرێسمانە ئەڵێ سەرۆک شایستەی ئەوەیە کە لە پۆستەکەی دوور بخرێتەوە توانای عەقڵی و دەرونی سەرۆکۆمار لە داڕماندایە ئێمە ناتوان جارێکتر متمانە بە سەرۆک بکەین بۆ هەر تاکێک کە لە بازنەی سەرۆکایەتی کۆماری ئەمریکایە ئێوە واجبی سەرشانتانە کە ڕەزامەندی لەسەر فەرمان ناسایەکانی سەرۆک نەدەن و ئەو ئینانەی بۆ جێبەجێ نەکەن ئەمە ئەو قسان کە ئێستا ئەو برادرانە ئیکەن جەم مەگەفۆن ئەو کۆنگرێسمانە بکەوتی تۆزە پێش ساوتی سەرۆک کۆمار شێتە کۆنگرێسمانە ئەویش هەمان ڕای هەبوو کە باسی لەوە کرد کە شێت بووە ئەوانیش بۆ شێوەیەسێک دۆخکاکەن کاکزان هەمویان هەڕەشن هەمویان هەڵگە بەشێکی لە چوارچێوەی جەنگێکی دەرونی بێ بەڵێ جەنگی دەرونی مەسەلەن ئەوەی کە ئەو ترێت چکە بابەتەکە زۆر چۆتە ناو بینیویانە گورزەکانیان بینیوە جێبەجێبوونی هەڕەشەکانیان بینیوە بۆیە ڕەنگە بەڕێز دکتۆر مۆمین یان بە پرسیارەوە بڵێم پێتوانی ئەمە بەشێکی بۆ ئەوە بێ کە لانی ئێرانی بهێنن وەکوی چۆن بەڕێزت وتت ئەم ئێران ناوێ قاچی گیر بێ و بە تەواتی کۆتایی پێدەگەر بێت و ئەو گورزە بۆ شوێنیان دەوروبەری خۆیەمەی بکاتە ئاگر بۆ ئەمریکاشەوە ڕاست نیە بۆ ئەمریکاشە ڕاستە ئەمریکەکان ئەگەر ئەو گورزە بۆ شوێنی دۆناڵد ترەمپ چی بەدەست زانە ئەمریکەکان زۆر ترسیان لە درێژبوونەوەی شەڕەکە هەیە بەڵێ و پارچەبوونی ئێران دروستبوونی گروپی جیاواز لەناو ئێرانە بەشبوونی ئێران بۆ کۆمەڵە گروپی جیاواز پێش هەر کەسێک زەرەری ڕۆژاوایتیایە زەرەری بەرژەوەندەکان ڕۆژاوایتیایە ڕێگە دۆناڵد ترەمپ ئامانجی گەورەی خۆی بهێنێتە دی کە جایتر ئەوەی کە لە هەشتاکانەوە باسەوە باسیەوە کات کە من ئەمێ بگەڕێمەوە ئێران و وەبەرهێنان لە ئێران بکەم ڕەنگە تا ڕادێک ئەمەی بۆ بچێتە سەر بەڵام ئێمە بینیمان ئاودانکردنەوەی لیبیا چەند قازانجی ئەوان تیا بوو وڵاتەکانی تر شەر بۆ شێوەیە ئاودانکردنەوەی وڵاتانی تریش کە بوونە وێرانکاری بۆی کاکزانە ئەزمموی ئەفغانستان پێی وتین کە ئەمریکا هی ئەوە نییە درێژە بە مانەوەی خۆی بدا لە هیچ شوێنێک یعنی ئەو سینناریۆی کە ئەمریکا لە ئەفغانستانە گرتێ بەر
20 ساڵ شەڕ مەصرفێکی زۆر مەصرفێکی زۆر کوشتنی سەربازی زۆر بەرژەوەندی جیاواز دوایی 20 ساڵ خۆی بەجێڵێ ینی ئێستاش فڕۆکەکان لەناو کابولان ئێستاش تانکەکانی ئەمریکا ئەبراماز و ئەوانی تریشان لەناو کابولان بەدەستی ئەوانەوەن ئێستاش تالیبان بە چەکی ئەمریکی ئەبێت هەڕەشە بۆ سەر خەڵکی تر هەڕەشە لە پاکستانەکە هەڕەشە لە خەڵکی تریشەکە ئەم سیناریۆیە زۆر قورسە جارێکی تر ئەمریکا بتوانێت دووبارەی کاتەوە ئەمریکان ترسیان لەم دۆخە هەیە ترسیان لە دووبارەبوون شەڕی عێراق هەیە شەڕێکە بەتەڵەیەکی ئەزان بۆ ئەمریکایە کە نتوانێت خۆی ڕزگارکە لەو شەڕانە ئەمانە واقعان کە هەن بەڵام عرضم کردی بەڵام دۆناڵد ئەگەر بێت و ئاگر بەستە بێت لە چوارچەوەی ئاگر بەستا وردە چاوی جیهان لەسەر ئەم شەڕە و ئەم دانوستان و ئەم بابەتە نەمێنێ سبەینی ئێرانەکانیش دەرگا بکەنەوە مەسەلەن بۆ بەرهێنان و ئەوانەی خۆی هەندێک لە سیناتۆر و هەندێک لە ڕۆژنامەوان ئەمریکەکان قسەیان کرد منطقیە وتیان ئێرانی تر هەڕەشە نیە بۆ سەر کەس ئەمە ئامانجی ئەمریکا ئەمە بوو ئامانجی ئەوەی ئەمریکا ئەوە بوو کە ئێران پرۆکسەکانی ئێران دەستیان کورد بکرێتەوە ئێران نەتوانێت لە دەرەوەی جوگرافیای خۆی ئاگر بکاتەوە تا ڕادێکی زۆر ئەمە خەریکە دێتە دی بەڵام ئەوەی کە ئێستا هەیە حەشدی شعبیە حزب الله خەڵکی ترە ینی ئاسانتر حەلە بن تا ئێران کاکزانە ئەگەر گریمان ئاگر بەس هاتە پێشەوە حەلکردنی حەشدی شعبی حەلکردنی حزب الله و تەنانەت حەلکردنی حوسەکان یەمەنیش پارویکی قورس نییە بۆ ئەمریکەکان ئەمریکان توان ئاسانتر مامەڵە لەگەڵ حزب الله بکەن ئاسانتر لەگەڵ حەشدی شعبیە مامەڵە بکەن ئەگەر ئێران ئەم شەڕە گەورەی وەگوتم نەکەوێت لێ نەکەوێتەوە بەڵام یەک شت کە لەسەر دۆناڵد ترامپ گرنگە ئێمە بیڵێن کاکزانە دۆناڵد ترامپ خەریکی نووسینەوەی مێژووی خۆیەتی شخصی بەڵێ پێی وایە کە ئەمریکایەکە بێ دروست بێ لە سەردەمی ئەمە کە هەرگیز ئەمریکا ئەو ئەمریکای نەبووە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێک دیزاین کاتەوە کە هەرگیز پێش ئەو دیزاین نەکرابێتەوە بەرژەوەندی گیرفانی تاکی ئەمریکی بگاتە ئاستێک کە هەرگیز وەشتیوای بەخۆی نەبینیوێتەوە بۆیش هەموو جارێک هەرڵێ من یان ئەم قسەی بە نووسین هەیە بە وتن هەیە بە دەربڕین هەیە بە استراتیژ هەیە لە استراتیژی ئاسایش نیشتیمانیە بە دەقیقی باسەمەکە من هەشت شەڕی گەورەم ڕاگرتووە من شیاوی خەڵاتی نۆبڵی ئاشتیم من ئەمەم بۆیە هەموو ئەم شتانە بریتە لە کەساتی دۆناڵد ترامپ و ئەم شەڕەش بۆ ئامانجا ئەکات کە ئەوێت بەگەلی ئەمریکی بڵێ من لە 4 ساڵی تەمەنی سەرۆکاتی خۆما دیارێکمدا بە ئێوە کە دیارێکی گرانبەهایە کە بریتە لە ئێرانێکی بێتیرۆر ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی بێهەڕەشە بەرژەوەندی ئەمریکی ئازاد ئەم سێ شتەی ئەوێت ئەوێ بڵێ تر ئێران هەڕەشە نییە بۆ سەر بەرژەوەندەکانی ئێمە ئەوێ بڵێ من کۆتاییم بە شەڕانگێزی بە تیرۆر بە هەڕەشەکانی ئێران هێنا ئەم قسەیە بەڕوونی باسەکات و ئەم پەیامەشی بەڕوونی گەیاندووە بە ئەمریکا بەڕێز دکتۆر مۆمین زەڵمین و سەر و شارەزای کاروباری ئێران سوپاس دەکەم بە هیوای ئاشتی و ئاگربەست بەرقەرار خۆشەویستانی کورسات نیوز لە دوو کاتژمێری ڕابردوودا لەگەڵ هاوکارانم ڕووماڵ و شرۆڤە و زانیاریمان لەسەر دوا پێشاتەکان پێشکەشکردن 4 کاتژمێر و چارەگێک ماوە بۆ ئەو وادەی دۆناڵد ترامپ دیاری کردووە هەوڵەکان بەردەوامن بۆ ئەوەی ئاگربەستێک ڕابگەێنرێت کەمێک پێشستا سەرۆکوەزیرانی پاکستان ڕایگەیاند کە پێشنیازی کردووە 2 هەفتە مۆڵەت بدرێت بۆ ئەوەی باشتر لێک تێگەیشتنی باشتر دروست ببێت و کۆماری ئیسلامی ئێرانیش گەروی هورمز بۆ ماوەی ئەو 2 هەفتەیە بکاتەوە ئەگەرەکان زیاتر بەوەن لە چەند کاتژمێر یان لەو 4 کاتژمێرەی ماوە ئاگربەست ڕابگەێنرێت یان مودەکە یان ئەو دێتلاینیان ئەو کۆتا کاتەی کە دۆناڵد ترامپ دیاریەکە کە ئەمڕۆژ ئاماژەیەکی پێدا ئەمە درێژ بکرێتەوە وەجێ دیڤانسی جێگری سەرۆکی ئەمریکاش ڕایگەیاند کە بەم زوانە جەنگ کۆتایی پێدێ ئێمەش دوعاکارین لەخوای گەورە کە دڵی هەموو لایەک نەرم بکە و ئەو جەنگە کۆتایی پێبێت و ئەو ماڵوێرانی لەسەر ناوچەکە و عراق و هەرێمی کوردستانیش بە تایبەت هەیە کۆتایی پێبێت من لەگەڵ هاوکارانم هەموو لایەکتانەکەم ئامانەتی خوای گەورە سەری سەعات هاوکارانم دێنەوە بە شرۆڤە و زانیاری زیاتر و ژووری هەواڵی کورسات نیوزیش لەگەڵتانە بێت تا 2 ساتەکان و گەیشتن بە دەرەنجامێک لە کاتژمێر 3 بەرەبەیاندا چاوتان لەسەر شاشەی کورسات نیوز و سۆشال میدیای کورسات نیوز بێ هەواڵی ڕاست و هاوسەنگ لێرەوەی خواتان لەگەڵ
سلێمانی گەورەتر دەبێت هەروەها خەونی ئەوانەش کە سلێمانی ماڵیانە لە نێو پرۆژەیەکی نیشتەجێبوونی هاوچەرخ لە شوێنێکی زۆر تایبەت و دڵگیری شار لێرە سێ باڵەخانەی مۆدێرن دەبن بە دەرگایەک بەڕووی جیهانێکی نوێدا شوقەی ئاستبەرز بە ڕووبەری جیاواز گەراجی داخراو دووکان و بازار کافێ و ڕێستۆرانت و زۆر خزمەتگوزاری تر هەروەها باخچە جوانەکان و شوێنەکانی کات بەسەربردن ئاسوودەیەکی بێکۆتات پێدەبەخشن وایت تاوەرز ستانداردێکی نوێت بۆ ژیانێکی هاوچەرخ پێدەناسێنێت دەبێت بە ژینگەیەکی تەواو بۆ ژیانێکی ئاسانتر و جوانتر ئێرە دەبێتە یەکەم و کۆتا هەڵبژاردەت لە پێناو ئەو ماڵەی خەونی پێوە دەبینیت و ئەو داهاتووەی سبەینێتیایدا ئاسوودەی وایت تاوەرز شکۆیەکی نوێ بۆ شار بەرزایەکانی سلەیمانی شارێکی سەردەمیانە و ناوازەیە بۆ ژیانێکی ئارام لەبەرەوەی خۆشگوزەرانی خێزان بۆ هەمووان گرنگە بیرمان لەوە کردەوە هەموو پێداویستیەکان لە شارێکی هاوچەرخدا بنیاد بنین کافێ و ڕێستۆرانتی جیاواز بۆ بەسەربردنی ساتەخۆش و لە بیر نەکراوە خێزانیەکان دەستەبەر بکەین جێگەیەکی ئارام و تەندروست کەشێکی وەرزشیانەی مۆدرن بۆ ئاشقانی یاری و وەرزشە جیاوازەکان خۆ بکەین شەوانی بەرزایەکان پڕە لە ڕەنگ و جوانی و هێمنی ژینگەی یاریکردنی مناڵە چاوپۆشەکان و هۆڵی بۆنەکان و شوێنێک بۆ تۆمارکردنی یادەوەری لەگەڵ ئازیزان لە بەرزایەکانی سلەیمانی ئاشنای کوجوانی و وردەکاری لە تەلارسازی و دیزاینی شوقە و ڤێلا سەرنجڕاکێشەکانیە بێت شارێک بە تەواوی وردەکاری خزمەتگوزاریەکانی سەرسامت دەکات بەرزایەکانی سلەیمانی بەرزایەکانی ژیان هەمیشە جوانی و ناوازەی تۆ سێری ئەم پاڵەوانە چەند لە خۆی ڕازیە وەی وەی چەند ساڵێ لە منیش گەورەترە بوەسە ئەبێ ئەم نیهێنیە ئاشکراکەم کەواتە کۆنفی ئەحمەد بەهۆی سیستەمی دووبەربەستەوە بۆ ماوەیەکی درێژ ڕێگری لە دزەکردنی ئاو دەکات و بە پلەی 360 هەموو جەستەدا دەپۆشێت بەهۆی سیستەمی هەناسەدان لە ڕووپۆشی دەروی ڕێگری لە ئارەقەکردن دەکات ئەی ئەحمەد نهێنیەکەەوە ئاشکرا بوو لەگەڵ کۆنفی بە ئاسوودەی بژی ئەو ڕەنگە